سلااوینە سلااو لە تۆش دەرباز بینەرانی کوردستان تیڤ ئەم کاتەوە و کاتێکتان لە خۆش شایدابێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا پازدەیەمین نەڵقەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بەڵێ بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار هاتینەوە لاتان 15مین ئەڵلقەی کوردستان ستارتان پێشکەشکەین 15 ئەڵلقەیە میوانی ماڵەکانتانین هیواداریم توانی بێتمان میوانێکی ڕۆحسووک بین دەرباز ئەچمە لای میوانەکان چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن بەخێر بێن ستۆدیۆکەتان ڕوونا کردوتەوە دەستخۆشی لا گروپی میوزیکەکەم کاوە کەم و جار لەگەڵمانن و با سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی دەستەکانت خۆش بێ و دەست و پەنجەت نەرزێ دەرباز. زۆر سپاس دینە بێگومان 15 ئەڵلقەیە بەردەوامین دەمەوێت لێرەوە زۆر سپاسی سپۆنسەرەکانی پرۆگرامی کوردستان ستار بکەم کە بەبێ ئەوان ئەم ستێجە جوانە دروست نەدەبوو ئەم بەرنامەیە جوانە نەداهاتە ماڵەکانیەوە بە چەپڵەیەوە زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی کوردستان ستار لالاف گروپ سپاس بۆ زێبرانۆ سپاس بۆ کۆچ ترەڤڵ هوتێل کانیۆن تاتلیسەس گروپ تایر کلاس پێشانگای حەمرین هەروەها زانا فاشن. بەڵێ ئەچمە لای سپۆنسەرەکانی تر گوندی ئارام سوپاس ئۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسراو باش شیراتۆن سەرپڵ VIP جاسمین بیوتی سنتەر بزنس کلاس HL دیزاین سۆڤیا سنتەر و ڤاناس مۆدا چەپڵێکیان بۆ لێدەین جارێکی دیکە سوپاس بۆ هەموو سپۆنسەرەکانی کوردستان ستار. دینا وەک هەمیشە بۆ چوونی لیژنە وەردەگرم و دەچمە لای مامۆستاڵکە و زایر. سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو لایەک بە خێراتی ومانە بەڕێزاناکەم دەستخۆشی لە گروپی موزیک و مامۆستا سەید ئەحمەد دەکەم هیوادارم بتوانین میوانێکی شیرین بین لە ماڵەکان و لە شاشەکان لە کوردستان ستارەوە لە کوردستان تیڤ بێگومان هیچ شتێکم نییە هەرەوەندە دەڵێم بەتامزروی ئەوەین گەنجەکان بێن و دەنگیان ببیستین و گوێبیستیان بین سپاس. دەستخۆش مامۆستا چمە مامۆستا میکایل سڵاوە لێبێ سڵاو لێ بێم چۆن خۆ ئامادە کردووە ئەمڕۆ گوێبیستی بەهرەمەندەکان بی بەڵێ چەند گروپێکمان بەڕۆک بەرێ کردووە ئەوە شنۆرەی گروپی داهاتوویە ئێستا دێن ئارزوی دەکەم کەوانیش بە سەرکەوتن تێپەڕیکەنەوەی ئەو جار هیوادارم کە هەموو لایەک پیان سەرکەوتوو بن و خۆشحاڵ بن و پیرۆزبایان لێ دەکەم لە پێشەچی ئارزوی مۆفەقێتەمە بۆ هەموو لایەکی. زۆر سپاس زۆر سپاس بۆ هونەرمەند میکایل دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆی. قار تۆ بۆ چوونت چییە؟ تۆ چۆن ئامادەی بۆەوەی دەنگ بدەی بۆ و بەشداربوانەی کام ڕۆدێنە سەر ستێج؟ ئەس بخۆ گەلک دڵخۆشم من بەشداریت وی پرۆگرامی دەکری چکە پرۆگرامێکی گەلێکی مەزن ئەردگەل مامۆستایەت خۆیت مەزن ئەسڵی نیشتیمە و خزمەتەکە بۆ وا گەنجە تەنێ داخوازە من ئەوە ئەس ئەڤر و ئەحساسێکی خۆش گولێ ببم هەندە دەنگێت خۆش جێبگرن یا من ئەڤە ئینشاءالله ئەف کەسێت بێن ستران بێژن ئەحساسێکی جان بێژن دەنگێکی خۆش بێک و بترسن بلا ترس هەبت بەس لەزێ نەکن یعنی گوهێوان ئیقاعێ بێت ئیقاع گوهێوان لازمە گەلەقایم بێت گوهێوان ئیقاعێ بێت چکێ مهمترین تشتت ستران گوتنێدا ئیقاعە ئەڤ ئەمیرەش هەمیە مهمترە گوهێوان لێ بێت تون و گوهێوان ئەحساسێکی جوان بێت نەحەوجا گەلێک بنە هەوار هێوی دەرم دەنگێت خۆش ئەڤروکەژی گولێ ببن وەکی بەرنامێت بۆرین ئینشاءڵڵا چاوێت حەمامان چیت کەم سەرکەوتنێ بۆ هەمیەت خوازمە بۆ هەردووکەش. زۆر سپاس مامۆستا عەبدولقەهار. دەرباز لە باکسەی هەموویان گوێیان لێیە و هیوادارم تێبینیەکانی مامۆستایان گوێ لێگرتبێ بەباشی بۆ ئەوەی بتوانن سەرکەون و بەڵێ لێژنەوە بگرن ئەچمە لای دکتۆرە بەڵقیس. دکتۆرە چۆنی تۆ؟ دکتۆرە ئەمڕۆ جلێکی سەوزی زۆر جوانی لەبەرکردووە لای ئەو بەهارە لە جوانیدا منافەسەی تۆ دەکا. ئەی چۆن ئەو جوانترە لە من ماشەڵڵا. بالعکس ئەتۆ ئەوڕۆ جوان دەراتی فعلەن ئەوڕۆ بووکی زۆر ئەوڕۆ جلکی سپی بووکە. زۆر سپاس دکتۆرە. هەردەم ئینشاءڵڵا بە ژیانێکی خۆش و هەردەم جلکی سپیت لەبەربی. زۆر سپاس دکتۆرە. چیت هەیە بۆ بەشداربوانی ئەمڕۆ؟ زۆر یعنی مرتاحم بەڵێ خۆشحاڵم بۆ بەرنامەیە سوپاشی کوردستان تیڤ ئەەکەم کوردستان ستار ئەو بەرنامەی کرد یعنی زۆر کەس بەشداری بوو بە دەنگەشی خۆش ئەوی ڕۆشتن ڕازینە من متئەکدم چونکە بە خۆیان خۆ دەناسن
ئەمە لە هاتوونە کەسان ناناسین ها ئەوی دێ خۆی ئیسبات دەکا لەسەر چاوەڵ خۆی ئیسبات ناکە زارە چیش خۆ دنیا هەر ئەو ڕۆنیە و سپاسەکەم لە بۆنگۆ و لە بۆ ئەو لزنە بە ڕێزانش سپاس لە بۆ ئەو بینەرانی دانیشتونە سپاس لە بۆ هەموو لایەک سپاس دکتۆرە بەڵقەیز دەچمە لای هونەرمەندی لاو میرە لاڵقەی ڕابردوو گوتت لەو کاتێکە بەشداربووان هەڵدەبژێردران گوتت ئێستا ساڵی 2007 بیر دەکەوێتەوە کاتێک کە من لە بەرنامەیەکی ئاوا بەشدار بووم ئەمڕۆ کاندامی لیژنەی چی دەڵێ؟ حقیقت سەرەتادا سلااوتان لێ بێت لە خات و دینا و لە کەتەوە کاک دەرباس باش بن ئەوەی کە من لە ساڵی 2007 کە تێیدا ژیاوم و ئێساش یادگارێکە لە لای من ناتوانم لە بیریکەم لە بەروی من لەو مەدرسەیە دەستم پێکەرە و کاتە مامۆساڵکەوت هەم لیژنە بوو سەرۆکی لیژنەی ئەو پرۆگرامە بوو بۆ من یادەوەرێکی زۆر خۆشی هەیە و ناخۆشیشی هەیە ناخۆشەکانی ئەوەیە کە ئێمە جار بەجار ئەکەوتینە حاڵەتی خەتەریاتەوە کە لیژنە چۆنچۆنی بڕیانمان لەسەر بدا و ئەڵلقەی فێناڵیشم بە بیردیەکە کاتی ئەوە بوو کە بڕیاری ئەوە بدرێت کێ ببێ بە ستار و کێ ئەوەی کە بێ بە دووەم بەرحاڵ من ئەو کاتە پلەی دووەمە مەدەسێنا خۆشبەختانە توانین بەردەوام بۆم بە هاوکاری مامۆسای ئازیزم مامۆساڵکەوت و ئەو حاڵەتم بۆ بیرکەوتەوە کە لە ئەڵلقەی پێشوو کە ئەو چەند بەرەمەندەم بینی کە تووشی دڵە ڕاوکێکی زۆر ببوون بێتاقەتی و ترس ئەمە من ناحەقیان ناگرم ئەوە بەسەر خۆمە هاتووە تا ئەسە نەشتوانێەوە لە بیریکەم بۆیە هەر حاڵەتەکە ئەگەینە ئەو حاڵەتە من بەسەراحەت لای خۆم و خۆم ئەترسم زۆر سپاس میرە من یەکشت بە بیری بینەرانی کوردستان تیڤە هێنمەوە لە 2007 مامۆستا سەرۆکی لێژنە بوو و ئێستاش سەرۆکی لێژنەیە هەروەکو خۆیەتی یەک تۆز نەگۆڕاوە نە قەڵەو بووە نە زەعیب بووە نە پیر بووە ئەمە ساڵی کرد دڵم خۆش بوتم تا ئێستا مامەتەوە هەروەک خۆی ماوە بینەران زۆر سەیرا دوای بۆتان کەشفەکەم من خۆشحاڵم هونەرمەندی گەورە مامۆستا میکایل کە یەکێکە لە هەرە هونەرمەندە گەورەکانی میلەتەکەمان ئەمڕۆ کە بەشدارە لەگەڵما من بۆ من جێگای شانازیە بە هەمان شێوە کاک عەبدولقاهارزاخۆیی کە هونەرمەندێکە پڕاوپڕە لە داهێنان و گەورەی و جوانی دکتۆرە بەڵقیس مەدرسەیەکە بۆ هەمومان و میراش پاڵپشتێکە بۆ ئەو گەنجانەی ئەمڕۆ دێن بەشدار دەبن کە ئەم ستەیجە بەڕاستی واقعەن ئەستێرە دروست دەکا و قوتابخانەیەکە بۆی کە دێت دەبێت بڕوای بەخۆی بێت بەیانی ئەمەش جێگای ئەوان دەبێت لەبەرەوە بەردەوام بن کۆڵ نەدەن ئەو گەنجانە هەوڵدەن میران نمونەیەکە بۆ ئەو گەنجانە سپاس زۆر سپاس بۆ سەرۆکی گروپی لیژنە 14 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵی گەستێرت لە بەرنامێکی ئەوە دروست کرد هیوادارین 14 ساڵی دیکە بەردەوام بیتوە سێری دیکە دروست بیت بێگومان مامۆسایگیان گەنج دەبێتەوە دینە مامۆسای منە مامۆسای تۆ یەک دەقا مامۆسایگیان تەمەندرێژ بی مامۆسایگیان ئێستا ئێمە چاوەڕێ ئەەکەین بەشداربووان بێنە سەر شانۆ بۆ پێشکەشکردنی بەرهەمەکانیان تاک جیابوونەتەوە لە گروپەکەی خۆیان دەرباس دێن لێرە جارێکی تر دانەدانە بەرهەمەکان پێشکەشەکەن و ئەو بەشدار بووی کە توانی بەڵێ لێژنە و لێژنە ڕازی بکات ئەگاتە قۆناغی کۆتایی بەڵام پێش ئەوە ئەچمەلای مامۆستا بەیار لێرەیە و گروپەکە هی ئەوە ئەم شەویش ئەو ڕاهێنانی پێکردوون بزانم مامۆستا بەیار بێتە سەرشانۆ پێمان پێمان بڵێ گروپەکەی چۆن ئامادە کردووە هەر لەوێ قساکە باشە مامۆستا بەیار بەخێر بێ زۆر سپاس باشە مامۆستا بەیار ئیفێکتێ باشە گۆرانێکمان بۆ بڵێ باشە گروپەکەی تۆ ئامادەیە چیت هەیە بۆ گروپەکەت کە ئەوان لە باکسێج ئێستا گوێیان لێتە دواوتت بۆ ئەوان پێش ئەوەی بێنە سەرشانۆ حەز ناکەم سەرەتا حەز ناکەم دواوتم لە بۆیان هەبی ئینشاڵە چکە دەیان بینمەوە هەردەم ئینشاڵە سەرەتا دەستخۆشی لە گروپی مۆسقا دەکەم بەڕاستی هاوشانی من زۆر بگرە زیاتریش ماندوونە لەگەڵ بەشداربووان بە سەرپەرشتی مامۆستا سەید تەوان سپاسی دەکەم کە هەردەم هاوکار بووە هەموو برادرانی میوزیک ژەنیش ئەمڕۆ بەڕاستی لە بۆ من ناخۆشترین مووقفە و دڵنیاشم لە بۆ لێژنەش هەروایە چونکە ئەوەنی ئەو مەرحەلانەیان بڕیە هەمویان دەنجیان زۆر باشە هەمویان
مؤدی زۆر باشن وەکو ئەوەی ئێستا چەند ڕۆڵەکم یعنی ببوورم کە ئەو قسەی دەکەم چەند ڕۆڵەک ئێستا دەبین و لە پێش چاوم هەندێکیان بەجیم دێڵێن ئەو هایە لە بۆم شعورەکە ناخۆشە بەڕاستی هیوای سەرکەوتن بۆ هەمیان دەخوازم مامۆستا بەیاردەمێ پرسیارت لێ بکەم لە ئەڵقەی ڕابردوو چەند بەشداربوویەک بەجێیان نێشتین تۆ وەکو مامۆستایەوان بۆ کام بەشدار بوو زۆر خەفەتت خوارد و پێت وا بوو کە دەبێ بمێنێتەوە وەڵاهی ناتوانم ئەو وەڵام بدەم جیاوازیان ناکاتەوە دەرباز پرسیارەکەت وەکەوە وایە کە مناڵێک پێڵی دایکت خۆشترەوەیان باوکە دوانێت مناڵ هەیە دایکی لە باوکی خۆشترە هەمویان لەلای زۆر تایبەتن دەستی خۆش بێت مامۆستا بەیار کە لێرە ئامادەیت و ئەمڕۆ لەگەڵمانە بیت و گوێگری لە بەهرەمەندەکانی خۆت و خۆمان چەپڵەیەک بۆ مامۆستا بەیار لێدەن زۆر زۆر سپاس بۆ مامۆستا بەیار دینە ئێستا کاتێوەیە کە هەمومان گوێمان لە بەهرەمەندی یەکەم بێت بیرتان نکردم تخوا ئەسمەر ناوێتە شێرینە حەزکردناتە برینە گۆرانێکی جوانت پێشکەش کرد بە باشی وتت گەلێک زی خلاص بی نزانم گەلە خۆش بی خۆزیتە هیچ گوت من زۆر مەعجبی ئەو وەدایم پاش کەمێکی تر بەشداربووی یەکەم دلۆڤان محەممەد کە گۆرانی ئەسمەری ئامادە کردووە بەشداربێکی گەنج و دەنگخۆشەوە ئێستا لە باکستێجە باشە ئەچینە لای ژیلا سڵاو ژیلا سڵاو لێبێ ژیلا جلێکی جوانی لەبەر کردووە و ئەم شتانە وەکەم و جار ئەگەشەیتەوە ژیلا پێم بڵێ لای تۆ چ باسە شەو باشێک لە بینەرانت بکە لە کوردستان تیڤیەوە ئەتبینن فەرموو ئێوارەتان باش دینا و دەرباس سڵاوێکی گەرم بۆ ئەندامانی لیژنا گروپی میوزیک و ئامادەبوانی ستۆدیۆ و شێرەکانی پشت کامێرەش ئەوانم بیر ناچێت دەست خۆش بێت بینەرانیش تۆ بێنن سڵاوێک بۆ بینەرانیش بنێرە سڵاوێکی زۆر زۆر گەرم بۆ بینەران هیچ ئەو بیر ناچێ زۆر من تۆزێ سەرمامە لەبەرەوە زۆر زۆر گەرم بێ باو سڵاوە باشە بیرتان نەکردم تخوا بابا بیرمانە کردی بەی چۆن هەفتەیەکێکمان نەبینیەوە باشە ژیلا دلۆڤان محەممەد لای تۆیە بە گۆرانی ئەسمەر بەشداری بێت دلۆڤان هەڵسێنە پێی بڵێ یەکەم جار کێ بۆی ئامادە کرد ئەم گۆرانیە و چۆن خۆی ئامادە کردووە زۆر باشە چۆنی دلۆڤان زۆر سپاس باشی ئامادەی بەڵێ زۆر ئۆکەی باسی گۆرانێکەتم بۆ بکە کێ هەڵی بژارد لەگەڵ کێ هەڵبژار وەڵاهی گۆرانێکم هەر اختیاری خۆمە بۆ خۆم هەڵبژار دەدیتم و لەو گۆرانیش من ینی هەز دەکەمە من لەو گۆرانی زۆر مرتاحم خۆتی تیا ئەبینی بالطبع بالضبط باوەڕت وایە کە بتوانی حەقی خۆی پێبێ ئینشاءالله ئینشاءالله ئۆکەی زیاتر ڕاو ناگرم بڕۆ سەر ستێج ئەتبینمەوە زۆر سپاس ژیلا دلۆڤان محەممەد دێتە سەرشانۆ و گۆرانی ئەسمەرمان پێشکەشەکات هیوادارم دلۆڤان بتوانێ بەڵی لێژنا زۆرترین بەڵە کۆبکاتەوە بە چەپڵەیەک پێشوازەکەین لە دلۆڤان ئەسمەر ناوێتە شێرینە حەزکردناتە برینە ئەسمەر ناوێتە شێرینە حەزکردناتە برینە بێتە ژیانم گرینە بەسە خەیالم وەرینە بێتە ژیانم گرینە بەسە خەیالم وەرینە ئەسمەر کاوەر ئەسمەر ئەسمەر چاوێتە ڕەشە قەرەقەمەر بژانگن تێنیەکەبە پێل بپێل پۆرخۆ بەردەسە ئەسمەر مینا هەی بەشەوار لێتاریا من ببەوە ئەسمەر کاوە
دینا دلۆڤان بەهرەمەندێکی دەنگخۆش گۆرانێکی زۆر خۆشی پێشکەش کرد لەسەر سترێس گیان. باشە دلۆڤان یەکێکە لە بەشدار بۆ باشەکان کە خۆی گەیاندۆتە ئەمڕۆ و مامۆستاکەی مامۆستا بەیارە ئەچمە لای یەکەم تێبینیەکانی لێژنە و لە مامۆستا هەڵکەوتەوە دەست پێکەین. مامۆستا هەڵکەوت دلۆڤان چۆن بوو؟ کە دلۆڤان دەستەکانت خۆش بێت لە یاد مەکا کە دلۆڤان لە مەرحەلەی پێشووتر من خۆم کارتمدایە و سەرماکەوان دەوانێ زۆر سپاس دەکەم مامۆستا. دەنگت خۆشە گۆرانێکی جوانت پێشکەش کرد بە باشی وتت هیچ تێبینێکی ڕخنەی منیە و سەرکەوتویت. گەلێک سپاس. دەستخۆش بۆ هونەرمەند هەڵکەوت دەچمە لای مامۆستا میکایل. میش تقریبان هەر وتەی مامۆستا هەڵکەوتی گۆرانەکەی باش بوو باشیشی کوت. زۆر سپاس مامۆستا میکایل. دەستی خۆش بێت زۆر سپاس. کورتی وتەکانی لێژنا وا دەرەخات زۆر باش بوو بێ بەڵام هەنێک جاریش لیانە ترسم من بەخوا کۆمنتی کورد لێشیە ترسم من جارجار. باشە ئەچمە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا دلۆڤان چۆن بوو؟ gelek zî xilas bî nizanim. Ek meqta bî mamosta ve ek meqta got. دوو Wallahî gelek zî xilas. Gelek zî xilasın da bu min xweş bî دیارە زۆر حەزی لێ بووە زووتر گەی لێ بێ. Dikubla من got. گوتیان Yek kubla got mamosta. Yek bî me ne? Gelek xweş bî xwazî te hêj got ba. گەلێک سپاس مامۆستا. کۆپلێکی دیکەت لێرە بۆ بڵێ مامۆستا. Erê walla. باشە کۆپلێکی تر. Mamosta bu bigrin derece. Gelek xweş bî ez jê têr nebîm rast. Bişe wek هەر xweş. بەکەیف خۆی. Çi tevfîd bişe. اسمر چاوی ترش قرقمر بجان گن ترری و کبه پل بی پل پر خبر دسر اسمر مینا هی و شغدار لیتاریا من ببور اسمر کاور اسمر زۆر سپاس. ئەسمەرەکان بەڵێ بەدڵە بۆ مامۆستا ئەەکان ئەوەندە گۆرانی خۆشیان بۆ دەگوترێت بەڵێ مەش بۆ خۆش مامۆستا بی بەرسەفامەدا طبعا خۆش بی دەنگوی بۆ من خۆش بێ من ڤیۆ هێش گولێ بم ینی من نازانی گەلک زی خلاص دووبارەکەینەوەیان تەواو نا خۆش بی گەلک دەنگ خۆش زۆر باشە زۆر سپاس بۆ هونەرمەند عەبدولقادر خۆی دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە چی بە دلۆڤان دەڵێ؟ وەڵاهی دەنگی خۆش بوو دەگەڵ ئیقاع بوو باش بوو و لەسەر شانەوە جوودی هەبوو دیتم. زۆر سپاس. سپاسی ئەەکەم بۆ ئەو گۆرانیە. زۆر سپاس زۆر سپاس دەستخۆش دکتۆرە ئەچمە لای هونەرمەندی لا و میرا دلۆڤان چۆن بوو؟ دەستخۆشی لە کاکە دلۆڤان هەر داوای کۆپلێکی تر نەکەی تۆش خێنە من تاوە من و کاک عەبدولقادر یەکڕابووین لەسەرەوە دەستخۆشی لەکەم بۆ اختیارکردنی ئەو گۆرانیە و ئەو وردە ئەدا جوانەی کە ئەیکە بە حەقیقەت من زۆر معجبی ئەو ئەدایم و ئەحساسە جوانەشی و دەستخۆشی لەکەم هیوادارم سەرکەوتوو بێ. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنە و دلۆڤان سپاس بۆ تۆش دەبێ لە باکستێژ لای هاوڕەکان بمێنیتەوە تا کۆتایی پرۆگرام چاوەڕێ بکەیت. باشە فەرموو سەرکەوتوو بێ سپات لەگەڵ چاپلەیەک بۆ دلۆڤان دەستان خۆش. بەشداربووی یەکسەر ئەچینە لای بەشداربووی دووەم من پێشتر و لە پێش لێژنە و بینەرانیش هەیە جانم دەرباس ئەمەوێ گوێم لە بەشداربووی دووەم بێ بەهرەمەندی دووەم بۆچی بەجلی کوردی دەرەکەوی هەموو بەرنمەیەک ناوی بەرنامەکەتان چییە؟ تەواو وەڵامیایە پرسیاری کرد بەڵام وەڵامیایە دەستخۆش دەستان ستار بۆ کوردی دەبێت دەرکەوین بۆ کوردی بەرنامە دە ڕۆژ بەر لە ئێستا بەداخەوە کە باوکی کۆچی دوایی کردووە ڕۆحی باوکی ئازاد کرد بە ڕای من زۆر جوانیشت گۆرانێکە کودبراکەم ماوە منی شێت کرد ئێستا ئەمڕۆ بە ڕوحێکی زۆر جوان گۆرانەکەی وت پاش کەمێکی تر یاسر شەفیع گۆرانی یاردەڕواتی هونەرمەندی گەورەی خوالێ خۆش بوو نەمر محەممەدی مام لێمان بۆ ئەڵێ
ئەچینە لای یاسر شەفیە. زۆر باشە یاسر لە لای ژیلەیە پێما بێت دینا گۆرانیەکە بە یاردەڕوات بەناوبانگە بەڵام لە ئەسڵدام گۆرانی ناوی وەک بولبولانە. ژیلام کاتت باش یاسر چۆن خۆی ئامادەکردو و لێی بپرسە من تێبینیەوەم کردووە لە سەرەتای پرۆگرام تاوەکو ئێستا بەجلی کوردی دەردەکەوێت. تێبینێکی زۆر باشە دەرباس. ئافرین چۆنی؟ زۆر سپاس جەناب چۆنی؟ خۆش بێت. ئۆکەی بۆچی بەجلی کوردی دەرەکەوی هەموو بەرنامەیەک وەڵامی دەرباز بەرە؟ ئیزن هەیە پرسیارەکە بە پرسیار وەڵام دەمەوە؟ ناوی بەرنامەکەتان چییە؟ تەواو وەڵامیایە. پرسیاری کرد بەڵام وەڵامیایە. دەستخۆش؟ کوردستان ستار. بۆ کوردی دەبێت دەرکەوین بۆ کوردیە بەرنامەکە. سەرکەوتوبی. باش. یاسر هیچ لێ ناپرسم. ئەوەی لە دڵتایە پێم بڵێ. دەچمەوە گۆرانێ بۆ باوکم بڵێم. بۆ کەس نابەس بۆ باوکم. سەرکەوتوبی. فەرموو. باشە ئێمە هەموو جلێکی کوردیمان پێجوانە ئەنجا چ جای ئاشووری بێ کلدانی بێ یاخود ئێزیدی بێ یاخود کوردی سۆرانی بێت یاخود مەهابادی بێ یان سنەیی بێ یان سەقزی بێ یاخود زاخۆیی بێ دوهۆکی بێ هەر هەمووی دەلالە وەک زاخۆ وەک مامۆستا عەبدولقەهار با لە بیرم نەچێ داوا لە یاسرەکەم باش گۆرانیەکەمان پێشکەشکات بۆ ئەوەی بەڵێ لێژ نەوەرگرێت چەپڵەیەک بۆ یاسر و بەجێتان دێڵم. خۆش یاسر وەرە دواوە سەرکەوتوبی تەمان دینا من دەمەوێت لێرە باسی شتێک بکەم یاسر دە ڕۆژ بەر لە ئێستا بەداخەوە کە باوکی کۆچی دوایی کردووە بەڵام لە خۆشەویستی بۆ کوردستان ستار بەردەوام بووە. سپاس یاسر سپاس بۆ ئەو خۆشویستنت بۆ هونەر و پێم وا بێدەم گۆرانیش هەڵبژاردەی باوکت بوو بۆت.
خدا لێی خۆش بێت خدا لێی خدا خۆش ڕۆحی بێت. بە بەهەشت شاد بکات و لەگەڵ مردووی هەموو تەمەنی درێژی بۆ ئێوە جێشت بێت سپاس بۆ تۆ فەرموودینە بەڵێ لەگەڵەوەی دڵخۆشین خەمباری شەبین جارجاری ترەمە سروشتی دنیا وایە و هەمومان دنیا بەجێ دێڵین بۆ نەوەکانی دوای خۆمان خوا لە هەموو مردووی هەموو لایەک خۆش بێت و جێگە و ماوەی بەهەش بێت و عمری درێژی بۆ خانەوادەکەت بەجێ هێشت بێت سپاس کە لێرەی دەستت خۆش بێت زۆر سپاس ئەم هەواڵە مامۆستا عەبدولقاهر زاخۆییشی بێتاقەت کرد مامۆستا داوای لێبردنەکەین باشە ئەچمە لای مامۆستا هەڵکەوت باتۆزێک فێنک ببینەوە یاسر ئەوێت مامۆستا عەبدولقاهر ببیست بەڵێ ئەمە دیمەنێکی زۆر جوانی کوردستان ستارە سپاسی خانەوادەکەی یاسرەکەم کە توانی ئەمڕۆ بەشدار بێت تێرە سەرەتا دەستخۆشی لە کاک یاسرەکەم کوردستان ستار ئەوەی خۆشە هەموو خۆشی و ناخۆشیەکانیشی بۆ کۆبوونەوەی یەکتر لە یەک ماڵدا لە یەک ستەیجا کۆ کردوتەوانێ من بۆ هەردوو لە خەمبار بووم کە کاک عەبدولقاهر و کاکە یاسر حاڵەتێکی ناخەژێنیان بیرکەوتەوە بێگومان زۆر ناخۆشە خوا لە مردووی هەموو لایەک خۆش بێ کاکە یاسر شتێکی جوانی کرد ڕۆحی باوکی ئازاد کرد بە ڕەئی من بەم گۆرانیە من دەستخۆشیت لێ یەکەم گۆرانەکەشت بە ناخێکی زۆر جوانەوە وت سەرکەوتوبی برای من سەرکەوتوبی ئەچینە لای مامۆستا میکایل مامۆستا وا بزانم یاسر لە مەهاباد گەورە بووە یاخود لەوێ ژیاوە لەدایک بووم باشە مایکەکە تۆزێ نزیک لە مەهاباد لەدایک بووم چون باوکیشم هەر لەوێ لەدایک بوو باشە دەستخۆش لە مەهاباد لەدایک بووە چیت هەیە بۆ مەهاباد و بۆ یاسر و بۆ هەموو ئەوانەی کە باسمان کرد بۆ یاسر ئەوڵێ یاسر گیان سەرخۆشی لێ دەکەم زەخەمەتدا شەریکین و هیوادارم بتوانی بینێژی هەرچی زووتر بینێژی و بۆ گۆرانێش سابتت کرد کە توانیت باوکت بنێژی زۆر جوانیشت گۆرانێکە کۆت براکەم حەقی خۆتدایە دەستت خۆش بێ ئارزوی سەرکەوتنت بۆ دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا میکایل باشە دەست خۆش مامۆستا عەبدولقاهرە چینە لای دکتۆرە باشە نامانەوێکی تر دڵتەنگ بین دکتۆرە دوو قسەی خۆشمان بۆ بکە با تۆزێک فێنک ببینەوە دایکم چ قسەی خۆش بکەم ئەوە منی شێت کە دێستا بە خودای قوربانت بم دکتۆر دڵم چتە دکتۆرە بەس ئینسان دەبی تەحمولی هەبی ژیان وایە ناتوانانی چ بگەڕێنیەوە بەڵێ دەبی لێرە دەست پێ بکەی نە لە بەس گۆرانی لە ژیانت ئەتو پیاوی دەبی خۆت پشتی خۆت بگری بەڵێ زۆر سپاس دکتۆرە ئەچمە لای دەنگت خۆش بوو و جیاواز بوو باوەڕ بکە زۆر سپاس دەرباز بچۆ لای میرا بە بێدەنگی دانیشتووە میرا چۆنی باشی بۆ یاسر چی دەڵێ من سەرەتا دەست تەمەنای تەمەندرێژی بۆ کاک یاسرەکەم خوای گەورە تەمەنی درێژ کات و لە ڕۆحی پاشی باوکی خۆش بێت و جێگا و مەکانەتی بەهەش بێت کاک یاسر ئەمڕۆ بە ڕوحێکی زۆر جوان گۆرانەکەی وت لەبەرەوەی چۆن بڵێ ئەمە ئاواتی باوکی بۆ کە ئەو گۆرانیە بڵێت ئەمڕۆ من ئەوەی کە لە کاک یاسرا بینیم هەستم کرد بە ئەحساسێکی یەکجار قوڵەوە بە قوڵپی گریانەوە گۆرانەکەی پێشکەشە کرد من تەمەنای سەرکەوتنی بۆ کەم و هیوادارم هەمیشە سەرکەوتنی بەڵێ ئاخیر وتت وەرەگرم فەرموو من باوکم وعدی پێدا بووم وتبووی ئەو گۆرانیەکە بڵێ من خۆم دێم لە لێرە تەماشا دەکەم باوکم وای پێوت بووم بە یادی ئەو هاتووی بۆ ئێرە دەستت خۆش بێت تەمەند درێژ بی یاخوا ئەویش جێگە ماوەی بەهەش بێت زۆر سپاس بۆ یاسر کە لێرە بەشدار بوو دینا تۆش بێتاقەت بووی محەممەد دەیوت من ئێستا دڵم تەنگ بوو چۆن خۆم شاد بکەمەوە دادی جانا من نازدارنو ئێستامە خۆی گۆڕیەوە بۆی دکتۆرە بڵە بەڵێ دیبایەکەک بڵێ نە جاروبارە هەستێ مرۆڤی چتە جیهانەکە دی وەختەیە بەحسی بابی تێتکردنێ بدەیکێ خۆی جوان گۆڕیوە ئەداشی زۆر باش بوو دەنجێکی باش
بە سۆس دەستم خۆش بێ کاک محەممەد بۆ اختیارکردنی ئەو گۆرانیە پاش کەمێکی تر بەشداربووی سێەم محەممەد میرزا دینا تۆش بێتاقەت بووی تۆزێک بێتاقەت بوو بەڵام بەشداربووی سێەم محەممەد میرزا بە گۆرانی دادەی هونەرمەند ئەردەوان زاخۆیی و ئێستا محەممەد لە باکستەیجە بەڵێ ئەچمە لای ژیلا لە باکستەیج ژیلا سلااوت لێبێ سلااوتان لێ محەممەد لای تۆیە و خۆی ئامادە کردووە کە گۆرانی هونەرماندی گەورە ئەردەوان زاخۆیی ئەڵێ بچۆ لای محەممەد لێ بپرسە ئەم خۆی با شێوازێکی مۆدێرن گۆڕیوە و گۆرانیەکەش فۆلکلۆرە ئەمە چەنی بەچەند واللهی نازانم باشە محەممەد دەیوت من ئێستا دڵم تەنگ بوو چۆن خۆم شاد بکەمەوە ئەرێ وڵی ئیشەڵا دێ لیژنێ و بینێرە خڕە دڵخۆشکەم سترانێت خۆ ئۆکەی لەو زیاتر ڕاوناگرم فەرموو بڕۆ سەر ستەیج دەست خۆش کەواتە محەممەد میرزا بە گۆرانی دادەی هونەرمەندی گەورە ئەردەوان زاخۆیی یێتە سەرشانۆ چەپڵەیەک بۆ محەممەد لێدان با فەرمێ دادی جانم نازدارنو دادی ریکلی کنارنو دادی جانم نازدارنو دادی ریکلی کنارنو جانی بینن درنگ ایوارنو که وارو هرگی زمارنو جانی
دەمخۆش محەممەد میرزا دینا بێگومان نەمایەکێک لە گۆرانیە هەرە خۆشەکانی هونەرمەندی کۆچ کردو ئەردەوان زاخۆیی بوو بەڵێ دەمخۆش هەمە دەمە چێم پەپیۆن و تەرتیبات و تەرتیبەی شن و ئەم شتانە زۆر ئێستامە خۆی گۆڕیەوە بۆی دکتۆرە بڵە بەڵێ ئەوانی ترەگەر نەخێریش بن دوانیان بڵم بەڵێەوە سەرکەوت خۆی لێ جوان کردیا بەخوای دکتۆر دیتت پەپیۆنی خۆی قشت کردیە يعني لا من خوي جوان كرديا ديكو أري والله حتى تبالي يبدأ بس مش بابيونيك ها ما دام نبغى من خوي جوان كرديا باشا دبايك قبلينا بوي داري سباس بوي دكتورة باتو داري سباس صاحب الفكرة أديم صاحب الفكرة كيني ما زور سباس عزيزي أولا أو قورانية بلى أردوان زاخويا هزار رحمتي خوي ليبي هزار رحمة ليبن مع الأسف ولو أمري خوايا زاحر بو هشتن روي بلى قراني بيجا شي باش بو طبقة شي باشي هبو لناو بانك بو بس زوروي ناوی بە هەموو هونەرمەندانەی بەجیان هێشتون ناویان بە زینووی ئەمێنێتەوە دەرباز فەرموو من دەڵێم هونەرمەند نامری بەڵێ ئەوجا بەخۆی جیاوازە ئێستم زانین چ دەڵێن بەڵێ زۆر سپاس ئەوە نییە ئێستا بەشداربووان دوای چەندین ساڵ بەرەمەکانی پێشکەش دەکەن سپاس بۆ دکتۆرە بەڵخیز دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆیی ئەولی داخوازە لێ بورینت کەم جار و بارە هەستێ مرۆڤی چتە جیهانێکا دی وەختەیە بەحسی بابی تێتکردنێ بدەیکێ چکی قیمەتێ دەیک و بابا هەمی وەختا گەلێکی مەزن بێگومان سڵاو ڕێز بوو هەموو دەیکە و هەمی بابا سپاس ئەفسترانە ئەردەون زاخۆلیبی شەهیدێ نەمر و ماوەڵژی ئەیاز یوسف ئەوژی شەهیدێ نەمر ئەستەوەک عەمار الکۆفی گوت طبعاً وەکی من زانی تەوەکی هونەرمەندێ دەنگ خۆش عەماری گوت وڵاتێ من تەنەگوت باخچی گولا مێرگە گولا ئەبخوا باخچی گولا كوفي جي قلت ميرقا قولا نا ئەبخوا باخچی گولا عەمار کۆفی خەلەتی کرد من تەلەفۆن ژی هەنگێ بۆ کرد بەس مەسەلا vê peyvêl gel li Binaniyê tiştek diye biçekê hingê hate guhorîn mêrga gula hingê hate guhorîn bes xwe baxçî gula gelek hez dikim strana wextê tê digotinê nê te guhorîn nîhaî yanî min gote Emarî ji hingê ew peyve hate guhorîn welatê min baxçê gula peyvêt mamosta Abdulezîz Silêmanî ne gelek can te got سلاف بو رحوان شاد بد ان شاء الله قالك جان تقود دست خوشی تتمسر كتبي ان شاء الله زور سپاس مامۆستا عەبدولقەهار ئەچمەلای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت چۆن ئەدای گۆرانیەکەی کرد واللهی دەنگت خۆش کاکە محەممەد گەنجێکی ڕوحسووک خۆی جوان گۆڕیوە ئەداشی زۆر باش بوو مەقامەکەشی زۆر جوان وێت باسی عەمار کرا هیوادارم لە قۆناغەکانی داهاتوو یەکێ لە حەڵقەکان هونەرمەند میوانداری بکەین میوانداری دەکەین دێتێرە ئەو گۆرانی پێ دەڵێ باش نییە باشە سڵاو ڕێز لێرە بۆ هونەرمەند عەمار کۆفی دەنگ خۆش سەرکەوتوو بیت زۆر باش بیت زۆر سپاس بۆ مامۆستا هەڵکەوزایە دەچمە لای مامۆستا میکایل گیانم نی شەروەتێر زۆر چایشی کوت مقامەکەشت زۆر باش کوت دەنجێکی باش بە سۆس هیچ تێبینێکی وام نێیانی ڕەخنەیەکم نییە بەڕاستی گۆرانیەکەت باشی شەڵبژار بوو هەم باشی شت کرد باش ئەدا کرد دەستت خۆش زۆر سپاس مامۆستا میکایل ئەچمەلای مامۆستا میرا میرا تەسیری لێ نەکات جلی جوانشتیوە ڕێی خۆتم پێ بڵێ یەکسەر من پێش هەموو شتێک سلااو بۆ خاڵێ خۆش بوو هونەرمەندی گەورە ئەردەوان زاخۆی و هەروە ئایا ساخۆیی کە بەڕاستی دوو دەنگی زۆر تایبەتن لە لای من بەڵێ و بە حەقیقەت هەمیشە گوێیان لێگرم دەستم خۆش بێ کاک محەممەد بۆ اختیارکردنی و گۆرانیە گۆرانێکی زۆر خۆشە هەم مەواڵەکەت زۆر بە جوانی پێشکەش کرد یەک دوو جار لە تۆن دەرەچووی مشکل نییە هەلێتە بورین لەسەرەوە بەگشتی زۆر باش بووی دەستخۆشی لەکەم سەرکەوتوی زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنە سپاس بۆ تۆش محەممەد لە باکستێژ لەگەڵ هاوڕەکان بمێنەوە لە کۆتایی پرۆگرام جارێکی دیکە دەیتەوە سەرشانە فەرموو سپاس بۆ تۆش
دینا بەشداروێکی دیکەمان لەگەڵە بەڵێ دوایی محەممەد میرزا ئەچینە لای بەهرەمەندی چوارم کوردستان گۆرانی لە پەنجەرەی ژوورەکەم بەی هونەرمەندی گەورە عەدنان کەریممان پێشکەشەکات لە پەنجەرەی ژوورەکەم با یەکێکە لە بەرهەماهەرە ناودارەکانی هونەری کوردی بەڵێ ئێستا کوردستان لە باکستێجە و لای ژیلەیە بێگومان دینا لەم جیاوازی هونەرمەندی جیاواز پێشکەش دەکرێن بەڵێ کوردستان لە کوردستان ستار لە کوردستان تیوی بەڵێ قوربانت بم دە پێ بکەنە کوردستان بۆوە ئەلەرزێ کوردستان گۆرانی دەگوت تۆ چاوت داخست ئەو خانوەر بەڕاستی جوانی کوت من دەجار لە تۆن لای دەدام دەنگەوێ گەلک قایمترە خۆشترش دەمویست بە قووەتر بڵێ پاش کەمێکی تر ژیلە بە کوردستان بڵێ چۆن خۆی بۆ گۆرانیەکە ئامادە کردووە هەروەها چۆنیش فریا کەوتووەوە خۆی جوان بکات بەڵێ ئێستا پێڵێمەوە تامۆ باسکە بە زوو وەرنەوە بۆلام کوشتیانم بە باوێش بەڕاستی چۆنە باشم باشی باشم کوردستان لە کوردستان ستار لە کوردستان تیوی بەڵێ ئەوکەی بۆیان باسکە پرسیاریان کرد کە چۆن فریا کەوتی خۆ جوانکەی خۆ ئامادە کردووە وەڵا بەیانی زۆر هەستاوم بۆیەوە فریا کەوتم خۆم جوانکەم بۆ یەک لەسەرێک باوەشکەی بەڵێ ژیلا ئەوەی لێ زۆر سترێسە زۆر باشە ببوورە ئەوەی لێ بپرسە بۆ لە مخریج پاڕاوەتەوە بۆی بچێ بۆ ساڵۆن وشتیوە چۆن تێنەگەیشتم بۆچی داوات لە مخرج کردووە لێ پاڕایتەوە کە بچی بۆ ساڵۆن ڕازی نەبوو لێرە بمێ زۆر خەمی ئەوەی باشەژیلا بەشدار بەکەمان نحراج مەکە ئیسوێتی جوان دەرکەوێت بینە لە سەرشانۆ بڕۆگیان زۆر خەمیەوەی بوو فریان نەکەوێت زۆر سپاس بۆ ژیلا بێگومان بە چەپڵەیەوە گوێ لە دەنگی کوردستان دەگرین
خۆش کوردستان فەرموو بگەڕێەوە لای ئێمە دواوە بەڵێ بینەرانی کوردستان تیV لە کوردستان ستار لەگەڵ تاین و کوردستان لای من وەستاوە لە کوردستانی دەلال بزانین کوردستان بۆوە ئەلەرزێ بۆوە سترێسە چیتە؟ گەرمایەتی کوردستان سترێس دیارە بەڵام بەرنامەیەکی گەرم و گۆڕ لەسەر کوردستان دەچمە لە ئەندامانی لیژنە و لە مامۆستا میکایلەوە دەست پێ دەکەم مامۆستا چاوم لێ بوو کاتێک کوردستان گۆرانی دەگوت تۆ چاوت داخست بوو چوویتە ناو گۆرانیەکە باقام چاچی کوت گۆرانێکی زۆر زەحمەت بوو باشە ئەو دەنگەی کە سعبی گۆرانەکەش کە مامۆستا عەدنان کەریمە بەڵێ بەڵێ یعنی لەو گۆرانی زەحمەتانەیە و لەو گۆرانی خۆشانەیە و ئەو خانوەر بەڕاستی جوانی کوت وەک لایڤ ئەوەڵینجار لێرە ئەوەڵینجار لەسەر شانۆ گۆرانێکی ئاوا زەحمەت بەڕاستی ئافرین زۆر چاکت کوت باشە دەستی خۆش بێ مامۆستا میکایل لە چمە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت کوردستان لە کوردستان ستار و لە کوردستانی خۆمان و لە کوردستان تیV و چی پێڵێ؟ ڕاستی گۆرانێکی جوانی هەڵبژارد بوو گۆرانەکە خۆشەوەکو میلۆدی زۆر خۆش و جوانە باشیشی وت ئیحساسی زۆر جوانە کوردستان خان بەڵام هەندێک جار لە تۆن لای دەدا بەداخەوە حەز مەکردەوە نەبووە بەس ئیحساسی زۆر جوانە زۆرتر منیش دایمە مولتەزیمم بە ئیحساسەوە نەکەشتانە لەوانی تر ئەبورم زۆر سپاس سەرکەوتوو بێت خۆش زۆر سپاس مامۆستا کەزایە دەچمە لای هونەرمەند عەبدولقادر زاخۆیی مامۆستا کوردستان چۆن بوو؟ والله گەلک خۆش گوت ئەحساسێکی گەلک جوان بی من گەلک حەجێ کرد ستران نینە ستران سانەهی یعنی بخوا ستران هەکە دو جملەکەت موسیقی بێت نینە سانەهی کەی بێشتە دەف سترانە گەلک سانەهیە نینە ستران سانەهی گەلک زەحمەتە دەبێت گۆرانێک ئاسان نییە نینە مستحیلە ستران خۆ دو جملە بێت گەلک زەحمەتە تایبەت گەل موزیکێ لە تۆنێ مرۆڤی سادێ ساد بێت گەلک جان گوت وەزەم دەنگەوێ گەلک قایمترە خۆشترەش وەکیلکە گوتی و ئەس حەستکم دەرباز ببێت چونکی کەسێکە گەلەکە هێژا و دەنگەوێ گەلک خۆشە زۆر سپاس بەڵێ بچینە لای دکتۆرە کوردستان چۆنە؟ کوردستان باشە گۆرانەکەی باش بوو بەڵام پیسێک ترسی هەبوو زۆر ترسی هەبوو دەمویست بە قووەتر بڵێ مادام ئەو زرکە جوانت دەبەرکردی و خۆتە ڕازاندیتەوە دەبی وەچی ویبی بە قووەت بی دەمەوێت سەرکەوتوو بی جارێکی دی نەترسی زۆر سپاس بۆ دکتۆرە بەڵخیز دەچمە لای هونەرمەندی لاو میرا دەستخۆشی لە کوردستان خانەکەم بۆ هەڵبژاردننی گۆرانێکی باش و ئەحساسێکی جوانی هەبوو بە حقیقت من لەگەڵ کاک عەبدولقادر بەسە مدەها گوێ لە هەستی بگرێت هەستێکی زۆر جوان بە حقیقت گۆرانێکی قورسە بەڵام توانیت بە باشی پێشکەشی بکەیت و هەستێکی جوان ناو گۆرانەکەیە دروستکەی دەستخۆشی لێکەم هیوادارم سەرکەوتوبی زۆر سپاس سپاسی ئەندامانی لێژ ناکەم بە کوردستان ئەڵێم هیچی تر سترێس مەبە لە باکستەیج دانیشە لەگەڵ هاوڕێیانت چاوەڕێکە تاوەکو دەرەنجامەکە ئەبینین و ئەتگەڕێنینەوە سەر شانۆ دەستت خۆش بێت کوردستان فەرموو زۆر سپاس سەرکەوتوبی دینا بەشداربوویەکی زۆر دەنگخۆش ئێستا ئامادەیە بەشداربوویەکی زۆر بەهێز بێگومان وەکو وەڵقەی ڕابردوو بەشداربووەکانی ئەمەڵقێش زۆر بێزن و پێش بڕچەکە زۆر توندە ژی لە بۆچی وەکو کچەکان تۆش تاجێکی جوانە لەسەر سەری خۆدانە ناوە ئەپرسن بۆچی سترێسە پێوە دیار نییە پرێشانێ من دناڵێنێم فرمێسکی چاوان دەبارێنم عرب عوسمان یەکێکە لەو دەنگە خۆشانەی لای من کە بە ڕەمزی هەولێر من تەماشایەکەم مەوەڵ ئەبەت تۆن الگەل مەوەڵ درست نەبێ نزانم ئافرین بۆ اختیارکردنی ئەو گۆرانێت دەو بەرنامانە دەمرم گۆرانی زۆر گونجاوتر هەبوو بۆ دەنجی کاگرت پاش کەمێکی تر ئێستا ئیدریس ساڵح ئامادەیە کە گۆرانی پەرێشانمی هونەرمەندی گەورەی کۆچکردووی کورد محەممەد ماملێ پێشکەش دەکات و ئێستا لای ژیلێ بەڵێ ئەچینە لای ژیلە بەر لە ژیلە هەمویان ئەمڕۆ هونەرمەند محەممەدی ماملەیان زیینی کردوتەوە چەند گۆرانیەک ئەم شەو بەشدار بوو خەتای بەیارە
هونەرمەندەکانی تر بێبەش بوون بەر باش باشە چینە لای ژیلا سڵاو ژیلا ژیلا چۆنی چۆنن تۆ چۆنی باشن تۆ بە خۆ لێ ئیسراحەت بۆ خۆت لە تەنیش ئەوانەوە دانیشتووی تو ئەم شتانە والله جۆم زۆر خۆشە ئیتر لە بینەکە گۆرانیڵین ئەو زەیتی زەیتونە خۆینەوە ئاوی گەرمە خۆینەوە سەیری ئەمەش بکەن ژیلە جارجار ژیلە بۆچی وەکو کچەکان تۆش تاجێکی جوانە لەسەر سەری خۆدانە ناوە بۆ بەرنامەی داهاتوو بۆ بەرنامەی داهاتوو ئیدریس لای تۆیە ئیدریسم بۆ بدوێنە یەکێکە لە دەنگە باشەکان وە سترێسی پێوە دیار نییە پێم بڵێ بۆچی سترێس نییە سترێسی کەین من دەنگی ئیدریسمەوەە پێ خۆشە خۆیمەوەە خۆشێمە هەرنەی نێرم بەڵام قایناینێرم زۆر سپاس چۆنی ئیدریس سپاس جەنابەت باشی سپاس دەکەم سپاس ئەپرسن بۆچی سترێسە پێوە دیار نییە وەڵی دی تۆزێک لەگەڵ جەوەکە ڕاهاتوین باشترە ئێستا لە پێشووتر و شتێکی تر کە بەڕاستی جێی باسە سەرەتایی ئەو گۆرانیایی پەرێشانە من دەناڵێنێمی مامۆستای نەمر محەممەدی مامڵێ مەقامێکی هیجرانی مامۆستای نەمر عەلی مەردانە ئەویش لە پێش ئەو گۆرانیە ئەڵێم هیوادارم بەدڵی هەموو لە ئەکتان بێت باشە بێگومان بەدڵمانە بێ و فەرموو بڕۆ سەر ستەیج دەستخۆش دوو هونەرمەندی بەیەکۆ کۆ کردوتەوە بۆ ئەوەی بەڵی لێژنە بەدەست بێنێ ئیدریس دێتە سەر شانۆ چەپڵەیەکی ئێوەی پێویستە خولياي من به أخشويا ولي سحراب ولي سحراب ترك بكم هاي خوش وديار
گرفتار دەم خۆش ئیدریس ئەوە دینا زۆر پەرێشانە بۆیە ئەوە چییە؟ ئیدریسەوە بۆ واکەی پەرێشانێم من دەناڵێنێم فرمێسکی چاوان دەبارێنێم پەرێشانێم من دەناڵێنێم فرمێسکی چاوان هەموو عمری خۆم لەسەردانە جوانێ بۆ ئەوە حەزم لێ بوو منیش گۆرانی تۆزێ بڵم لە بەرەوەی باش وتی هەس ئەوانەی دەنگیان خۆشە حەزیان لێ بخوان ئەوانیش تەداخلی مەوزوعەکە بکەن دەست خۆش بێت منافسێکی باش بەهرەمەندێکی سەرکەوتووی کوردستان ستار تا ئێستا خۆی هێنا و خۆی گەیاندۆتە ئێرە ئیدریسێکێکە لە هەرە باشترینەکان سپاس دەم خۆش ئیدریس و ڕاستە و خۆ دەچمە لای مامەساڵکە و زایر کاکە ئیدریس دەنگت خۆش بێ بێ شکێک ئەکید یەکێکی لە دەنگە باشەکانی پرۆگرامەکە خۆشحاڵم من لە خانەوادەیەکی زۆر بەڕێز و هونەرمەندە هیوادارم موفەقبی سەرکەوتووبی گۆرانەکەت خۆشویست خۆت ینی زۆر خۆش وتت وەلاکین من یەک لە حەزەی بچووکم هەیە دەکرا هێشتا تۆنەکەی بەرزتر بێت یعنی من هەستم کرد ناسکی نەئەویست ینی هەنێک دەنگی ئەو بە ناسکی وتی بە نەرمی وتی ئەم گۆرانی ئەوەنە کوردەواری بەرزترمان پێ بدایێت لە بەدەنگت تۆنێکی بەرزتر لەبەر تۆزێک ویستم تۆزێک لە تۆنی بەرزتر لەبەر ئەحساس بەڵام زانم تاقی ئەەکەینەوە باشە الله پەرێشانم من دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنم پەرێشانم من دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنم هەموو عمری خۆم لەسەردانای لە تاوانێ بوومە دێوانە هەموو عمری خۆم لەسەردانە لە تاوانێ بوومە دێوانە نازانم چۆنی بکەم چارەم دەرمانی ئەو دڵە بیمارە بە بێهوداشێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم بە بێهوداشێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم وای لێ مەکەن وای لێ ڕای مەکەن من وابوو من ئەمە شتێک بڵم لێرەوە ئەو گۆرانیە هونەرمەندی دەنگ خۆش کە یەکێکم لەوانەی جەنابەت دەزانێ دینە مامۆستا عەرەب عوسمان یەکێکە لەو دەنگە خۆشانەی لای من کە بە ڕەمزی هەولێر من تەماشایەکەم بێگومان لەگەڵ مامۆستا عەرەب عوسمان من بەو شێوەی ئەو کە گوێم لێ بووە زۆرتر وا ئاشنای گۆرانیەکە بووم ڕەختتر تۆزێکەی لێ بەڵێ و تۆنی بەرزەی تۆنی بەرزیەکە حاڵەتێکە لە گوێمان تەسبیەوە حتا هونەرمەند لەیلا فەریقی لێرەوە حورمەت و ڕێز بۆ هونەرمەندی گەورە لەیلا فەریقی چەپڵەیەک بۆ لەیلا فەریقی بەو شێوەیە دەیگوت و چاوەڕێی واب دەکرد لە کاگدیسیش بەو تۆ نەخۆشی ئێستا وەک هەڵی گرتووە بۆ دوایانەیە ڕائەکان جیاواز بێت بەزار زەمان هەڵی گرتووە بۆ دوایە هەڵێ ڕاستەکەی مامۆستا ئەڵێ ڕاستەکە ئەڵەم هەڵی گرتووە تۆنە بەرزەکانی هەڵگرتووە بۆ دوای من لەگەڵ نرمیم دەنگی نەرم و ئیحساس بەڵام گۆرانی تا گۆرانی دووەم باشتر و زۆر بۆ ئەو گۆرانیەوە ئاشنا بووە پێمان بەڵام لە ئەوە معنایەوە نابێ من ڕەخنەم لێت هەیە با بزانن ئەو جمهورە جوانش کە دانیشتووە دەنگێکی زۆر باشیت من بە خۆم یەکێکم لەوەی حەزم لە دەنگ تا
سڵاو و ڕێز بۆ هەموو خانوادە بە ڕێزەکەت کە هەمیان هونەرمەندن. دینا ئەندامێکی دیکەی لە بەڵێ چینە لای مامۆستا عەبدولقەهاری زاخۆیی سڵاو بۆ زاخۆ مامۆستا سلااو بۆ زاخۆ دهۆکێ و ئامەدیە و ئاکرێ بەهدینە بۆ دێرەلووک و هەموو طبعا سلێمانی و کەرکووک هەولێر و سلێمانی هەر پارچەکە کوردستانێ چێ چهار پارچەنە دژمنام کردە چهار پارچە سڵاو ڕێز بۆ هەر چهار پارچە ئینشاڵڵا ڕۆژێ بێت هەمی کوردستانە مەزن بە بتایە ئینشاءڵڵا والله جان قلت بس برأيي من نظام من قلبي موال أبد تون القل موال درس نبي نظام موال حتى خلاص بي تون نزم تربي أنا ما مستا سيد أحمد نظام قال موالت بيجم توني نزم تربيش عصفة راسته أنا توني من وصل قلنا بي نظام نزم تربيش توني أم البرنامج ده قولي بنظم بتشكل نزم تربي استران قالك جان تربي كوما يعني كوميد بتشيك بس جون بإحساسك قالك جوان قوت إن شاء الله تدرباز بالقلمة چونك أزام تشتد قالك جوان قلتها هنا دنقك قالك خوشة هيفيتكم جربت يعني تون صد بت إن شاء الله جابتها ما تشت قالك صاص بو مام صعب القارزة لا هنرمندي لاو ميرا دەستخۆشی لە کاکە دریسەکەم بە حەقیقەت گۆرانێکی زۆر خۆش و گۆرانێکی قورسیشە ئەم گۆرانیە بە حەقیقەت ئاسانیە هەموو کەسێک بتوانێ بیڵێ لەگەڵ ڕێزم من یەکەم لەو کەسانەکە زۆر مەعجبێ و گۆرانیم و سڵاو و ڕێزێکی تایبەت بۆ هونەرمەندی دەنگخۆش و هونەرمەندی گەورە مامۆستا عەرەب عوسمان هیوادارم هەمیشە تەندروست بێت ئەو زۆر خۆش توێتی بە حەقیقەت زۆر باش بووی بە حەقیقەت یعنی ئەو من هیچ ناتوانم بڵێم زیاتر ئەڵێم دەستە خۆش بێ و ئافرین بۆ اختیارکردنی و گۆرانیەتی ئەچینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە کوڕەکی قشت لێرە ڕاوەستایە و جاوە مشکلی ئەوەندە مسەیترە نازام قەلەقی شکەم قەلەق بە لەو بەرنامانە دەمرم هەموو جوانن و هەموو یاخوا نەمری تەمەند درێژ بی من چ بکەم و ئەتوو تەواوی دەکەی دەڵێ هەموو جوانن بەخوای جوانن دەنجی خۆشبی یعنی ئەتوو محتەرەفی یعنی وەختی ڕاوەستا بووی پەکی کەست نەبوو بۆ خۆت دەگۆ بە شێوەکی بە قانونەکە یعنی قانونێکی هونەرەکی بەڕێز سەرکەوتوو يعني أداي قراني محترف دلين محترفي يعني هي ست بيناوي داخلتو بطاقة ورقة ودس بيبكا بو خوت ري خود داني بنوعي أتو حزلي دكي بهيت بوشي وي أتو استاقوتت لو يدرمتو لو ري يدرمتو سباس دكتورة بلقيس دشملاي مامۆستا میکایل مامۆستا تۆ پێ دوایە ئیدریس چۆن توانی گۆرانیەکەی پێشکەش بکات بەڵای کاکە ئیدریسی بەڵێ بەڕاستی فاوریتی منە یعنی من پێم وابوو پێم وایە ئێستاش مەگەم شتێکی زۆر تایبەت ڕووی بە دەنا دەبێ ئەو ببێتە ئەوەڵی پرۆگرامەکەی بەس بەڕاستی ئەمن فقط وەک تێبینی شتێک دەڵێم هەموو گۆرانیەکی خۆش لازم نییە من چاچی بڵێم یانێکی دی چاچی بڵێ ئەو گۆرانێ بۆ خۆی زۆر خۆشە بەس بۆ دەنجی ماملەی خۆشە بەڕاستی ئەرزت کەم بە بڕوای من گۆرانی زۆر گونجاوتر هەبوو بۆ دەنجی کاگدریس بەس بەبێ عیب گۆرانەکەی کوت و بەبێ مشکلە کوتی تۆنەکەی کە بەرز بۆ باشتر بوو بەڕاستی تۆنی دووەم باشتر بوو زۆر گونجاوتر بوو هیوادارم سەرکەوتوبی زۆر سپاس دامانی لیژنەی بەڕێز کاگدریس دەبێ لە باکستێج لەگەڵ هاوڕەکانت چاوەڕێی دوایین خولەکانی ئەمەڵقەیە بکەیت و ئەنجامەکە بزانیت زۆر سپاس فەرموو سپاس دەستخۆش زانین دوعا لە کێیە کات سان دوعا دەکەم شەو ڕۆژانە گۆرانێکی هەتا بڵێ خۆشە و هەمومان حەزمان لەو گۆرانەیە و ئەم گۆرانیە خاترەی دەورانی جوانی گەنجایەتی منە سەیتەرەی نەبوو دەکرا شتێکی
هەندێک ئاسانتر بێت کە بتوانێت مۆسایتر بی بەسەری جان گوتی حساسێکی جوان پاش کەمێکی تر بەهرەمەندێکی تر بەهرەمەندی شەشەم سان محەممەد گۆرانی دوعادەکەمی هونەرمەندی گەورەی کورد زیادە سعەتمان پێشکەش دەکات زانی دوعا لە کێ کات سان زۆر باشە دەچینە باکستێج و لای ژیلە باشە ژیلە دینا دەیەوێت لە سان بپرسێت سان دەیەوێت دوعا لە کێ بکە بەڵێ وەڵامە کەوتێ سان قادری سیاحی دوعای کردو من دوعاکانی وەرەگرمە دووبارەیەکەمەوە سان پێتان سێر نەبێ ئەگەر لە نیوەی گۆرانی وتنا گۆڕی تووشی لەرزین بوو چونکە ئاوی ساردی ڕەشت بەخۆیە ئێستا ئێتر گۆرانەکەی بیرشەوە هەستت چۆنە خۆت ئامادە کردووە زۆر باشم زۆر خەمم نەبێ بێخەم بە ببینم ڕۆیتە سەر ستەیج وەکو سندرێلا فەرموو زۆر سپاس ژیلە بێگومان ئێمەش لێرە دوعای خێر بۆ سان دەکەین بۆ هیواین کە سەرکەوتوو بێت چەپڵەیەکی ئەوە و سان دێتە سەرشانەوە
دەنگ خۆش دەست خۆش خۆش سان زۆر باش بووی بەڵام هەمیشە چاوت لەسەر گروپی میوزیک بوو باشی کرد بۆ ئەوەی مایکەکەت دەرنەچێت بەکاربێنە کە قسە دەکەی باشە دینا تۆ زەنزیک بۆ وەڵی لێمان زیزی من ناتوانم ئاوا بۆ خۆم نامەوێت پێی لێنم فەقیرێ ئەزی شتی لە بەرایە باش دەچینە لای ئەندامانی لیژنە بەڵێ چینە تێبینەکانی لێژنە سەرەتا تێبینی لە میرا دەست پێکەین میرا سان چۆن بوو چۆن ترسا و ئەم شتانە هەموویمان پێ بڵە یەکەم گۆرانێکی هەتا بڵێ خۆشە و هەمومان حەزمان لەو گۆرانەیە و بەڵێ بەڵام من نازام ئەو ترسە چی بوو حقیقت ترسێکی زۆر هەمویانە ترسن بەشدار بووان بڵێ آخر ترسی بەعزە ترسێک هەیە جیایە مەسەڵەن ترسی سەرشانۆیە ترسی ئێقاعەتە بوو تۆزە لە ئێقاعە ترسایت سەرمای بووە سەرمات بوو لا یەکێ سەرمایە و لا یەکێ گەرمایە باشە وەڵاهی کەم و کوردەکەی تۆ تەنا من لەوەیە من هەستم ئەکە تۆر زیاتر لە ڕەتم ئەترسی بۆیە جاری جار بەجار لە تۆن غەڵەت دەکرد باشە بەڵام دەستخۆشی لە یەکەمی وەدارم سەرکەوت زۆر سپاس میرە دەچمە لای مامۆستا میکایل بەردەوام مامۆستا میکایل لەگەڵ گۆرانیەکان دینا دەچێتە خەیاڵێکی زۆر جوان بەڵێ جار چاودا دەخا چی بیراتەوە مامۆستا میکایل لەگەڵ ئەم گۆرانیە ئەم گۆرانیە خاترەی دەورانی جوانی گەنجایەتی منە گۆرانی هونەرمەند قادری سەیاحیە بەڵێ هونەرمەند قادر هەر هەفتەی عاشقیەکێکی دەبوو هەفتەی عاشقیەکێکی دەبوو گۆرانیی عاشقی تۆ مامۆستا میکایل هی من نانە ئەو باشە دەنگی خۆش بوو ئەفسەر بوو لە نێو لە موسیقی لە نێو ئەرتەشیشدا موسیقی لێ دەدا بۆ خۆشی ساکسی کلارینێت دایتە هەر هەفتەی مانجێک جارە عاشقێکێکی دەبوو گۆرانێکی بۆ دادەنا ئامینە و نازانسی و ئەوانە خاتری خۆشم لەگەڵ ئەو گۆرانەیە زۆر خۆش بوو ئەوەی دەگەڕێتەوە سەر سانخانی ئەوە بوو کە بەڕاستی ئەوڵەن کە زۆر سترێس بوو سترێسەکەی بەڵێ کە تۆ سترێس دەبی واقعاً 30% تۆن و دەنگل لە دەست دەدەی ینی حەجمی دەنگل لە دەست دەدەی ینی وەک حاڵەتی خەفەجی پیاوی دەگرێ لە سترێسی زۆرەوە بەس هەموو حەولی خۆی دا پیرۆزبایی لێ دەکەم هیواداریشم سەرکەوی بۆ قۆناغی دەرەوە پێشەوە ئارەزوومەوەیە هیوادارم بەڵێ ئەچمە لای مامۆستا عەبدولقەهار یان دکتۆرە کامتان وەرگرم دکتۆرە سانیەکێکە لەو خانمە دەنگ خۆشانەی کە گەیشتۆتە ئەمڕۆ و من دەنگی سانم زۆر پێخۆشە تۆ پێ چۆنە وەڵا دەنگی خۆشە بەڵێ بەس سەیتەرەی نەبوو بەڵێ سەیتەرەی نەبوو نازانم یان دەترسا یان فکری لە مۆسیقا بوو بەڵێ ئەتوو لازم فکرت لە خۆبی لە ئەحساسی خۆت بەڵێ مۆسیقا لێ هەبوو نەبوو ئەتۆ فکر بکە لەگەڵە خۆت گۆرانی دەڵێ دەمبینی دەترسای ئەو ترسەی هەڵگرە دەنگت خۆشە و سەرکەوتوبی زۆر سپاس زۆر سپاس دکتۆرە بەڵخیز دەچمە لای مامۆستا عەبدولقەهار زاخۆی مامۆستا سانت پێ چۆن بوو تۆ والله دیارە دەنگێ گەلە خۆشە بەس وەختێ مرۆڤ ترست تونی مرۆڤی ڕاچفەت کەوێتی ئاف ڕاچفەژی موزیکی دە نەشازە یعنی بتە نەشاز گە ڕاچفەکە دەنگی مرۆڤی مستەقر تۆن نابێت سەر دەرەجێ بتە مشکلە بەس جان گوتی حساسێکی جوان سەرکەتنێ بە خۆشکا خۆت خوازم سەرکەتی ویشم زۆر سپاس ئەچینە لای مامۆستاڵکەوت مامۆستاڵکەوت سانخان دەست خۆش وەڵاهی دەنگت زۆر خۆش بوو لە مەرحەلەکانی پێشودا زۆر باشتر گۆرانیتەوە مسایتر بووی من نازم ئەم جارە بۆ سترێست زۆر بوو لە تۆن زۆر خارج ئەوەی بەداخەوە یعنی من ئەڵەم بەداخەوە پێم ناخۆشە زۆر ئومێد دەکەم سەرکەوتوبی گۆرانەیەکی زۆر خۆشت هەڵبژاردبوو بەڵام پێم وایە سەختە گۆرانێکە سەختە دەکرا شتێکی هەندێک ئاسانتر بێت کە بتوانێت مسایتر بی بەسەری سترێسی زۆر بوو چاوە لە گروپی موزیک بوو ئومێد دەکەم مۆفەق بی و سەرکەوتوو بیت زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنە سپاس بۆ تۆستان زۆر دوعات کرد لێرە ئێمەش دوعای خێرت بۆ دەکەین و لەگەڵ هاوڕەکانت لە باکستێج بمێنەرەوە تا کۆتایی ئەڵقا گەردەشتێ شتێک بڵێ فەرموو
دەستان خۆش بە سپاسی هەموو لای. سپاس بۆ تۆ. فەرموو. بەڵێ سانیەکێک بوو لەو بەشداربوانەی کە لە گروپی کۆتا گروپی قۆناغی سێم لەگەڵمان بوو ڕایلێژنە و هەموو تێبینیەکانمان وەرگرت دەرباز دەچینە لای بەشداربوویەکی تر فەرموو. دەچینە لای بەشداربوویەکی دیکە بەڵام بەرلەوە دەمەوێت جارێکی دیکە زۆر سپاسی سپۆنسەرەکانی پرۆگرامی کوردستان ستار بکەم. بەڵێ. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پشتگیریتان بەبێ ئێوە ئێمە نەمان دەتوانی ئەم بەرنامەیە پێشکەش بکەین و تکایە لە کۆتایی چەپڵەیەکی گەرم بۆ سپۆنسەرەکان لێ بدەن. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی لالاف گروپ، زێبرانۆ، کۆش تراڤڵ، هوتێل کانیۆن، تات لیساس گروپ، تایر کلاس، پێشانگای حەمرین و هەروەها زانا فاشن. وابزەم زۆر پەلێتی بێتە سەر ستەیج. لەوەی باشتر چ هەیە؟ زۆر عالی بوو، زۆر باشی کوت. جوابای خۆشە، قەراری خۆشە، ئەحساسی گەلێک جوانە. ئافرین بۆ دەنگە خۆشە. بەگشتی زۆر باش بووی. پاش کەمێکی تر. چینە لای سپۆنسەرەکانی ترمان و لە کۆتایی چەپڵەیەکیان بۆ لێدەین گوندی ئارام، هۆتێل، هەولێری نێودەوڵەتی ناسراو بە شیراتۆن، سەرپڵ VIP، جاسمین بیوتی سنتەر، HL دیزاین، بزنس کلاس، سۆڤیا سنتەر، ڤانە سمۆدا دەستان خۆش بێت چەپڵێکیان بۆ لێدەین. بەڵێ جارێکی دیکە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکان. دینا دەچمە لای بەشداربووی حەوتەم. خالید محەممەد بە گۆرانیەکی هونەرمەند حەسەن شەریف لەگەڵمان بەشدارە. خالیدیش بێگومان یەکێکە لە بەشدار بووە هەرە سەرکەوتەکان و دینە ئێستا لە باکستەیجە. بەڵێ ئەچینە لای ژیلە جارێکی تر میوانی ژیلە ئەبین. ژیلا ئێمە میوانی تۆین و هەر هەموو ئەوانەی لێرن چاویان لە تۆیە بە ئەندامانی لێژنەشەوە. لای تۆ خالید هەیە. خالید من تو هوسا ناز نەکری حەسەن شەریف ئەڵێ بۆم بدوێنا بڵێ من تو هوسا ناز نەکری. تو چاوای زانە چۆنە؟ باشە؟ من هیچ ناڵم یەکسەرشمە لای خالید چونکە بەڕاستی هەر گۆرانیە گوتراوە ئەمڕۆ ئەگەر تۆنی نزمیش بوو بێ ئەم بە تۆنی بەرز وتێتەوە وابزەم زۆر پەلێتی بێتە سەر ستەیج. چۆنی خالی؟ ساغ بگەز ساغ بدەلێم. باسی گۆرانیەکەتمان بۆ. والله چۆن هەڵەبژار؟ والله اختیارەکەم بوو. من گەلێک حەجوی استرانت کرد. من بۆ دلێ خۆ هەڵبژارد و من دیشان گەلێک مامۆستایەژی دا. يعني سەرڕائیە مەبتنێ نەبوو. سەرڕایە گەلێک مامۆستایەژی بوو ئیژنی من بە خۆدا کرد. پێ دوای حەقی خۆت ئەیتە؟ والله ئەگەر من حەق نەدابا بەری ئەز هەلبژر من نەتەلبژارد بڕاستی. هەندیشیان دلیم داها بێت ئەزی حەقی وێدەم ئینشەڵڵا. زۆر جوانە دەستە خۆش بێ فەرموو بڕۆ سەر ستەیج. بەڵێ خالید محەممەد دێتە سەر شانۆ. من تو هوسا ناز نەکری بزانین خۆی چۆن ناسەکات لای لێژناوە چۆن لێژنە ڕازیەکە تا بەڵێ وەرگێت یەکێکە لە قوتابیەکانی مامۆستا بەیار. چەپڵەیەک بۆ خالید محەممەد لێدەین. زۆر سپاس.
دلی صبا شیرین شهر سحر مكر صالو مهك از بالبلاك كي بوم شواز خيس صبرم عليك سحاير ويسر اسمي خالد بفرمو بۆشێنی خۆت و داوای لێبوردن کە حەزمان لێ ئێمەش پێمان لێ بێ تێدانیا بەڵێ بەس لەبەر ئەوەی کە بەشداربووی تریش چاوەڕێن لە دەرەوە و دەنگی خۆشە کاک خالید محەممەد ئەوە دەزانین بەڵام چاوەڕێەکەین حەق بدەین بەوانەی دوای ئەویش دەستت خۆش بێت کاک خالید محەممەد یەکێکە لەو دەنگانەی کە تا ئێستا خۆی گەیاندۆتە ئەمڕۆ و لە سەرەتای تێبینی لێژنە دەرباز ئێمە لای تۆ بزانم ئەچیتە لای کێ زۆر باشە دەم خۆش خالید بۆ هیوای سەرکەوتوبی و ڕاستە و خۆ دەچمە لای مامۆستا میکایل جانەکەم پیرۆز بایری دەکەم دەنجێکی ڕەسەن و خۆش زۆر عالی بوو زۆر باشی کوت من خۆم لەزەتم بر لێرە هیچ شتێکی وا تایبەت نییە کە من عەرزی بکەم زۆر خۆشی کوت زۆر باشی کوت دەستی خۆش گەرم لە نێوان میرە و عەبدوڵقار هەیە بەڵێ هیوادارم شەڕ نەکەن بێکەوە ئەچینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە کاک خالید دەنگێکی باشی هەیە چیت هەیە بۆ کاک خالید احتیاج ناکە بڵێن دەنگی باشە یعنی لەوەی باشتر چ هەیە پێم بڵێ لەوەی باشتر چ هەیە هیچ نییە دەنگێکی خۆش ڕەسەن بە قووەت یعنی هەموو مواصفاتت هەیە تۆن لەگەڵ تۆم بووی زۆر باشی ئینشاڵڵەوە سەر دەکەوی زۆر سپاس دکتۆرە بەڵقیس دەچمە لای مامۆستا عەبدوڵقار زاخۆی مامۆستا و گفتوگۆ گەرمەی نێوان تۆ و میرە چی بوو خودی دەزانی ما بچێک سحباتت کرد نەمەسەلا دەرەجێ ڕێ بێت یان دوو بێت یان چێ توش ڕێ بێژی و تۆنێتە دروست بێت و احساسێتە دروست بێت ئەوە شتێک دیە گەلە جاوەختێ مرۆڤ ستران بێش چتە جوابێ جوابە مرۆڤی گەلێک هەندە جۆرانە خۆشە جوابەوەی خۆشە قەرارەی خۆشە احساسی گەلێک جوانە یعنی ڕەیا من بە هیچ دەنگێ خۆش گولێ نەبێت بەرنامەیدا سێ دەنگە زیاتر ئەو ژەیەک شوانە ڕاستی
زۆر باشە خۆش مامۆستا عەبدولقەهار شادێکی جوانی یاوە بە خالید یەکێکە لە سێدەنگ خۆشەکانی پرۆگرامی کوردستان ستار کە بەلای مامۆستا عەبدولقەهارەوە وایە چمە لای میرا چۆنی چیتان بوو؟ ڕێی چییە ڕێی و جیاوازە میرا بزانم چیەڵێ بەعکسەوە من دەنگی کاک خالید لای من دەنگێکی زۆر تایبەتە دەنگێکی زۆر خۆشە ڕاستە تۆنی زۆر بەرز بوو من هەست بەکرد ئەگەر یەک تۆ زنتر بواە ئەیتوانی زیاتر ئەحساس بداتێ بەڵام بەگشتی زۆر باش بووی دەستخۆشی دیەکەم گۆرانێکی زۆر خۆشە هیوەنەرمەندی خۆشەویست کاک حەسەن شەریف سڵاو ڕێزێکی تایبەتمەیە بووی هیوادارم سەرکەوتوبی کاک خالید گۆرانەکەش زۆر سپاس دەستت خۆش بێت میرا دەچمە لای مامۆستا کەوزایر و بۆ چوونی ئەو وەردەگرم مامۆستا خالید چۆن بوو ئەوەی وترا من عکسی ڕێی لیجنەکەم من هیچ پێم باش نەبوو ئەمڕۆ خالیدت پێ باش نەبوو نەخێر بەڵێ ئەحساسی زۆر ناخۆش بوو بەڵێ دەنگیشی خۆش نییە بەڵێ ئەوە نەسابەتەوە نەوەسە یعنی بەمانی کاک خالید لە کوردستان ستار من سەحبەکەم ڕێی جیاوازێ مامۆستایەت خالید لە پرۆگرامەکە نەمێنێ دەست خۆش بە جدی جوشەیەکم نێرە لەم سەرکەوتوبێ ئافەرم بەو دەنگە خۆشە زۆر سپاس مامۆستا هەڵکەوت بۆ ئەندامانی لیژنا سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەنداما لیژنا بەری ئەس بچم مدوێت خێراتنا دوو کەسا بکەم وێرێ یەکی جوان مامۆستای منێ دەلال ئیبراهیم مەسیفی بخێر بێ سەرچەوا دووبارە ژێ مامۆستای منێ دەلال کا گویسی بڕاستی gelek هاریکارێت gel min ji derveyî bernamê bixêrbinەوە hemî cemawarî bikin بەڵێ محەممەد خالی دووبارە silavekî pir ji gulan nêrgiz bû mamostaya minê delal kak beyar بەیار چەپڵەیەکی ئەوێ خالید محەممەد خالید محەممەد لە باکستێج لای هاوڕێکانی چاوەڕێکە بەڵێ باشە دینە خالید محەممەد یەکێکە لە دەنگە هەرە باشەکانی پرۆگرامی کوردستان ستار کە تر سوود لە ڕاوکەی لە دڵی ئەوانی تریش دروست کردووە دەرباز چینە لای کۆتا بەشدار بوو من ترسی بەشیر و ئەحساسی بەشیر لەگەڵ خالید ئاڵۆگۆڕەکەم هەردووکیان زۆر باشن دەنگێتەی پر دەلالی بلبل لەسەر تا دێنالی gelek dengê xۆş bê حساسێکی جوان بی و مامۆستایەک جەرمت ئەسرە پێ یەکێکە لە دەنگە باشەکانی ناو پرۆگرام سەرجەم پرۆگرام بە شێوەی زۆر جوانت گۆ بە دەنگێکی خۆش تۆنی تەواو تاکتی تەواو مەقامەکەی زۆر خۆش کوت هەمیشە کاک بەشیر ئەحساسێکی جوانی هەیە لە لای من پاش کەمێکی تر کۆتا بەشدار بوو بەشیر ئازادە کە بە گۆرانی ئایلێ گوڵەی هونەرمەند محەممەد شێخۆ بەشدارە بێگومان دینا بەشیریش یەکێکە لە دەنگە بەهێزەکان واتە پێشبڕچێکەی ئەم ڕۆیشتاما و باڕێگە بدەین بەشیریش بێت و ئەوی پێێتی پێشکەشی بکە باشە من ترسی بەشیر و ئەحساسی بەشیر لەگەڵ خالید ئاڵۆگۆڕەکەم هەردووکیان زۆر باشن داوا لە لێژناکەم باش تەرکیزکەن چونکە بەشیر یەکێکە لە بەشدار بووە هەرە باشەکان ژیلا بەشیر لای تۆیە سڵاوی منی پێ بگەێنە و پێی بڵێ با باش بێتە سەر ستێج بۆ ئەوەی قسەکانی من پێچەوانە نەبێ باش طبعا بەشیر کە گوێی لە خالید بوو دەفع بوو ئاوی گەرمیان خواردەوە ئەویست تەبەقەی خۆی بەرزکاتەوە چۆنی بەشیر ئەم کاتە باشی دەخەم باشی سپاس من بژیت گوێ لە بوودی ناوتی بەڵێ بەڵێ سلااو ڕێز باویش مەمنون ئیشەڵا سترێسم نییە طبعا ئێستامە سەر ستێج هەرۆک و کەبرایەکی عادی گۆرانی ئاڵم ئیتر هەر سیاتر لەوە ناتوانیشتە بڵم دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ دوعاو بۆ نەکەین دوعای خێرشم بۆ بکە ئەوە لە پاکستێژم پێوتی دەستخۆش تر بە هەمومان بکە بەڵام بای ڕۆبعێک 250 زیاتر بۆم بکە باشە ئۆکەی بڕۆ سەر ستێج و ئەتبینم بەڵێ دەستخۆش من ئەڕۆم تەوان شەشاد بۆ هەموو لایەک لەلایەن منەوە یەکێکە لە بەشدار بووە هەرە باشەکانی کوردستان ستار چەپڵەیەکی بۆ لێدەن با بفەرمێ
خوشم گەورە منی ئەس نەخۆشم گەورە منی وەرە ئیرۆ سەرمە ئەس نەخۆشم گەورە من وەرە ئیرۆ سەر من ئای لە حەفێت و بەکە و بکەفە بەر من گەل گوتکی بێ و کی نەبی قال قلت كي بي او كي نبي بيجا لقمان في حكيمي هاتي هدف لمن هوي 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 كراب مالم يمان بندوارم يمان وز محكوم يمان بەشیر ئەو بۆ واکەی باش بوو بەشیر خەڵکی کوێی بە ئەسڵ من کوردی ڕۆژ ئاوام باشە چ شوێنێکی ڕۆژ ئاوە بەتایبەت نزیکی شاری تەربەسپیم باشە بەڵێ سوپاس و سڵاو وەگەێنین بۆ هەموو خەڵکی کوردستانی ڕۆژئاوا چەپڵەیەکیان بۆ لێدەن زۆر باش دەم خۆش زۆر جوان توانیت گۆرانێکە بڵێیت و دینا دەچمە لای تێبینی لیژنە و مامۆستا ئەڵکەوزایر و مامۆستا عەبدولقار و میرە سەرقاڵە دیسان بۆیە دەچمە لای مامۆستا میکایل مامۆستا میکایل گیانەکەم وەڵڵاهی جا لە باشی باشتر کرد زۆر باشی کرد زۆر عالی بوو دەست خۆش بێ مامۆستا هیچ شتێکی وای تێدا نەبوو وەک ڕەخنا من بیگرم دەنجێکی بە سۆز تۆنی تەواو تاکتی تەواو مەقامەکەی زۆر خۆش کرد ئەرز دەکەم قەرارەکەی خۆشە
جوابەکەشی کەەوە گوێتان لێ بۆ ئاخری یانی پەرفێکت زۆر حالی بوو زۆر خۆش دەستە خۆش دەست خۆش باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکائیل دەرباز ئەچمە لای دکتۆرە بەڵقیس بەشیر چۆن بوو؟ بەشیر زۆر باش بوو تۆنی باش بوو بە هەستەکی زۆر خۆشی دەیگۆ یعنی حەزی لەو گۆرانیەیە وەنیا بە خۆت ئەو گۆرانیەت هەڵبژاردووە لەبەر هەندێ بە شێوەکی زۆر جوانت گۆ بە دەنگەکی خۆش بەسەرکەوی ئەمن زۆر ڕام لێ بوو ئەستان چوومە لایەکی دی لەبەرە تو چیت بیراتەوە دکتۆرە زمانی گەنجی خۆت بیراتەوە بۆ من گەنجنیم بە قوربانت گەنجتر دکتۆرە گەنجتر بۆ وەنەبیریە خەینەوە یعنی پێشی 50 ساڵ پێش 50 ساڵ بەر هەم گۆرانی بێژ بووم زۆر بەس مەڵێ عمرم 50 لە بیر باشە نایڵێ دڵنیا بە زۆر سپاس بۆ دکتۆرە بەڵقیس زۆر دەنجی خۆشە کەوزایر دەنجی خۆشە سڵاوت لێبێ مامۆستا کاکە من بەشیرم زۆر پێخۆشە یەکێکە لە دەنگە باشەکانی ناو پرۆگرام سەرجەم پرۆگرام ئەمڕۆژ زۆر باش بینیم سەرکەوتوبی با قسەی لیژنەتەوە بێ من تەڵەبێکم لە بەشیر هەیە باشە چینە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا بەشیر یەکێکە لە دەنگە هەرە باشەکان و وەک خالید و ئەوان دەنگی زۆر خۆشە دەنگی هەمیە هەمیە گروپ هەمویان دەنگیان خۆشە بەڵێ چی پێڵێیت بە بەشیر گەلک دەنگی خۆش بێ حسەسێکی جوان بی و مامۆستایەک جەرمت ئەسرە پێ گەلک منیش حەزم لە دەنگی بەشیرە بەڵێ ئەم هەمی حاجێت کرد بەڵێ واژی حاجێت کرد طبعا سەرکەتی هەمویان دەنگیان خۆش زۆر سپاس میرا تۆ چی دەڵێ کاک بەشیر دەستەکانت خۆش بێت گۆرانێکی هونەرمەندی خوارێ خۆش بوو مامۆستا محەممەد شێخۆ بەڵێ هەموو گۆرانەکانی خۆشن و ئەو اختیاری کە اختیاریشی کرد بوو بەڕاستی جێگای دەستخۆشیە هەمیشە کاک بەشیر ئەحساسێکی جوانی هەیە لەلای من دەنگی کاک بەشیرم زۆر زۆر پێخۆشە و هیوادارم سەرف بکەوێ و بەڵام جارێ تهدید نییە بزانین چۆن دەستە خۆش بێ ئەچمەوە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت وابزانم داواکاریەکت لە بەشیر هەیە فەرموو داواکەم مەوالێکی عەرەبیمان بۆ بڵێ باشە فەرموو چاوت گەش و ڕەش و ڕەش نییە وەڵا قاوەیە جوان بن عەسەلیە فەرموو شتێکی میمان مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی بەشیر مەوالێک پێشکەش دەکات و داوای تۆنی می دەکات زين يا زين يا زين يا زين يا زين يا زين شوف الهجر كيف خلاني يلي بحضنك فارقت أهلي وخلاني يا يابا خلاني أقضي ألام خلاني أقضي ألم أنا أقضي ألم خلاني أقضي ألم وجراح معدودة وأقضي ليالي 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 وأقضي ليالي العمر أنا وأقضي واقضي ليالي 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 العمر على الجبين معدودة لابد ما نلتقي
لابد ما نلتقي لابد ما نلتقي نشاء ربي وخلاني يا ليل يا ليل يا زين. سپاس باشید. دەست خۆش زۆر باشە. بەڵێ داوا لە بەشیریش دەکەین کە لە باکستێش لەگەڵ هاوڕەکانی کۆبێتەوە و جارێکی تر بگەڕێنەوە چینە ناو بڕێک بینەرانی عزیزی کوردستان تیڤی و کوردستان ستار دواتر لە دەرەنجامەکان بەیەک دەگەینەوە. بەڵێ بینەرانی کوردستان تیڤی و کوردستان ستار هاتینەوە خزمەتتان بۆ دەرەنجامی کۆتا گروپی قۆناغی سێم کە گروپێکی 8 نەفەرین ئەم 8 نەفەرە ئەوە نەباشن ترسی ئەوەیان هەیە کە منافەسەکە بەقوتر بێ دەرباز و زیاتر لە 2 کەس سەرکەون. بەڵێ دینا بێگومان لە مەڵقێش لە کۆی ئەم 8 بەشدار بووە پێدەچێت 2 بەشدار بوو 3 بەشدار بوو یاخود 4 بەشدار بوو سەرکەوێت. دینا بێگومان کارتێکی سەوزی دەرهێنەری بەرنامەش محەممەد جەمیل ماوە یەکێک لەو بەشداربوانەی کە لە قۆناغەکانی کۆتایی یاخود لەم قۆناغە و ئەمڕۆ بەجێمان دەڵێت محەممەد جەمیل دەرهێنەری پرۆگرامەکە بە کارتە سەوزەکەی خۆی دەیگەڕێنێتەوە. ئەم مەڵقێش هەریەکە لە دلۆڤان محەممەد یاسر شەفیع هەروەها محەممەد میرزا کوردستان ئیدریس ساڵح سان خالید محەممەد و کاکە بەشیر ئازاد. دینا ئەمەیان باشە سەر دەکەوێت دینا؟ وەڵاهی نازانم لەبەرەوەی ڕێی لێژنا زۆر جیاواز بوو لە کۆتا دەرەنجامەکان و بینی من کە مشتومڕێکی گەرم لە مابینیانە هەیە چەنە حەقیانە دەرباز 8 بەشدار بوو 2 خانمی جوانیان لەگەڵایە لەگەڵەوەیشە 6 شێر لێرە وەستاونە مویان دەنگیان زۆر باشە وەک کاک خالید کە دەنگی زۆر بەهێزە 2 بلبلمان هەیە. بەڵێ ئەی چۆن ئەچینە لای لێژنا سەرەتا مامۆستا میکایل وەرەگرین. مامۆستا میکایل 8 بەشدار بوو لە قۆناغی سێم و پرۆگرامی 15 گەیشتونەتە ئەمڕۆ لەم 8 بەشدار بووە چەند بەشدار بوو یەک سەرەکەون و ئەوانی تر ماڵاوایمان لێکەن. سەرەتا لایتۆن ناوەکان لایتۆن هیوادارم بانگیان یەک ناو یەک بەتەنیا یەک ناو لای منە باشە یەک ناو لای تۆیە؟ ئەویش نێوی محەممەد میرزایە. فەرموو محەممەد میرزا وەرە ناوەڕاستی شار کاک محەممەد وەرەوێ ئەلەوێ ڕاوەستە بانگی ناکەنەنگوت وڵای محەممەد میرزا منە تۆم زۆر پێخۆش بوو بەڕاستی چاکت کوت من بۆ خۆم بە پێی نمرەکان هەیە تا دەی لەلایەن خۆمەوە بەخۆیان نمرێکی زۆر باشم دابێتەوە هەم ستایلەکەتم پێ جوانە هەم هەست و کەوتت لەسەر شانۆم پێ جوان بوو و هەم دەنجیشت بەڕاست ماقۆڵ بوو نە زۆر دەخۆت دەنووسای نە ماقۆڵ بوو شتێکی باش بوو بەس ئیتر ئەمن یەکێک لەوانم بۆیە من داوای بردن لێ دەکەم
بەڵێ بەداخەوە بەشدار محەممەد میرزا بەڵێ نەیتوانی لەم قۆناغە سەرکەوتوو بێت و بەردەوام بێت زۆرم پێ ناخۆش زۆر سپاس بۆ محەممەد میرزا بەڵێ ئەتوانێت بگەڕێتەوە شوێنی خۆی بەرلەوە چەپڵەیەک بۆ ئامادەبوونی محەممەد میرزا لەو قۆناغا تۆ هەر سەرکەوتووی محەممەد هیچی نەوت محەممەد بە بێدەنگی گەڕایەوە شوێنی خۆی و بە ئەسەفانە مامۆستا میکایل ماڵاوایی لێ کرد هیواداری محەممەد میرزا سەرکەوتوو بێت کوردستان ستار بە ئەزمونێکی جوان لە ژیانی خۆت ببینی و بەردەوام بیدینە بەڵێ دەربازەوانە گەیشتونەتە ئەمڕۆ ئێرە پێش کۆتاییە کەواتە ئێرە ئەم شانۆیە ئەوەی گەیشتۆتە سەر ئەم شانۆیە و بەرهەمی پێشکەش کردووە بەڕاستی سەرکەوتووە و توانویەتی بگاتە ئێرە لە کۆی 1000 بەشدار بوو دەستخۆشی لە محەممەد میرزا ئەەکەی نەچینە لای دکتۆرە ناوێک لای تۆ هەیە بۆمان ئاشکراکە کێیە وەچی پێڵێ سان فەرموو سان محەممەد بچۆرە ناوەڕاستی شارستان بێگومان سان بەشداربێکی سەرکەوتوو خاتونێکی جوان و لە قۆناغەکانی ڕابردوو توانی زۆر بەباشی ئەدای گۆرانیەکانی بکات و سەرکەوت تا ئەم ئەنجامی سانیش لای دکتۆرە بەڵقیسە فەرموو دکتۆرە چی بەسان ئەڵێ پێش ئەوەی دەرەنجامەکەی پێ بڵێ سان ئەتوو گۆرانی زیاد ئەسعادت بوو وانە گۆرانیەکە بەدڵت بوو بە ئەحساس گوتت زۆر بەدڵم بوو هەستیشم کرد زۆر لەگەڵ خۆما گونجاوە یعنی تو لە خۆت ڕازی بووی زۆر بەڵام کەمێک ترس لە منە هەبوو ئەم ترسەش هی خۆم نەبوو بەداخەوە ئەم زۆر حەزم ئەکرد کچەکی جوان وەچی تۆ بەڕێز دەگەڵمان ببینێتەوە بەڵام ئەتوو گەشتێ قۆناغی سێم یعنی داخی ئەتوو سەر بە خۆت دەست پێ بکە لێرە نا لە لای چیری ئەو جارە چیری ساڵە چیری ئینشاڵە دەست پێ دەکەین هەم دێوە یعنی نە ئەوە دنیا خەڵاز بوو نە عەفوو بکە بەداخەوە محەممەدیش نەیتوانی لە قۆناغی سێمی کوردستان ستار بەردەوام بێت و ئەڵلقەکانی داهاتوو بۆ هاوڕەکانی بەجێ دێڵێت دینە بەڵێ چینە لای مامۆستا عەبدولقەهار چەند ناوێکیش لای تۆیە باشە بچینە لای فەرموو خالد و کوردستان أسخو حجبي لحظيناكم أبد أسقلك وقت تقهد في لحظة أسنا مرتاحة يعني ما نبي تجا بين مكسك عاجز تجا ناخذها أبد بس مجبورن سرشت برنامج أبيا هر دوكا باش قوت هر دوكا جان قوت از بداخوا أو تشتي از بيش مزانم ديك شوان قالك بعاجز بد أنا ما مستوى خالد و کوردستان خان ببورن خالد کوردستان خالد و کوردستان
پیرۆزبەهی لەوە هەردووکات هێن هەردوو دەرباز هەردووکیان سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو پیرۆزە لاریەک لە بەشداربوو کوردستان و خالید محەممەد کە توانیان لە قۆناغی سێمی کوردستان ستار سەرکەوتوو بن پیرۆزتان بێت لەوان کە زۆر بەباشی خۆتان بۆ قۆناغی داهاتوو ئامادە بکەن قۆناغی داهاتوو قۆناغێکی سەختتر دەبێت قورستر دەبێت باشە ئەچینە لای مامۆستا میرە ئەویش چەند ناوێکی لایە ماشەڵڵا گروپەکە گەورە ئەو ناوانەیە خوێنێتەوە فەرموون لە کاک دلۆڤان و کاک یاسر و کاک ئیدریسەکەم بێنە پێشەوە سێ بەشدار بووی زۆر بەهێز بوون زۆر بەباشی توانیان لەسەر شانۆ گۆرانیەکانیان پێشکەش بکەن و ئەنجامی دەرچوون مانەوە یاخود نەمانەوەی ئەم سێ بەشدار بووە لە لای میرەیە بە حەقیقەت هەرسێکیان باش بەڵام من ناوی طبعا یەک کەسە خوێنمەوە ئەو ناوەی ئەی خوێنیتەوە سەرەکەوێ جارێ مەجارم باشە من لەوان پەلەترم دەرباز سترێس هەموو سەرشانۆ و ئەوانەی کە لە پشتی شانۆشەوە دانیشتون سترێس هەمویانی داگیر کردووە لەگەڵ مامۆساکانیش سێ بەشدار بوو لە بەردەمی شانۆ وەستاون و چاوەڕێی دەرەنجامن لە لای هونەرمەند میرە ئەوەی کە داوای لێبوردنی لێ یەکەم کاک داوای لێبوردن لە تۆکەم چەپڵەیەک بۆ دلۆڤان لێدەن کە تا ئێرە هاتووە و بەشداری کردووە دلۆڤان سەرکەوتوو بیت لە ژیان تۆ سەرکەوتووی گەیشتوویتە ئەمڕۆ بەڵام بێ هیوامە بن هیچ کام لە بەشدار بۆکان دینا وەکو باسم کرد کارتێکی دەرهێنەرماوە لای دەرهێنەری پرۆگرامە پاشکەمێکی دیکە و لە کۆتایی ئەمەڵقەیە محەممەد جەمیل دەرهێنەری پرۆگرام بەشدار بوویەک دەگەڕێنێتەوە باشە دەچینە لای میرە و بەردەوام دەبین میرە منەچمە بینی هەردووکیانەوە بیرە بزانمەیە بەکێ دەنگەکەت باگوێم لە دەنگی دڵیان بێراوەستە وەڵا هەر ئاوا شەستی پێکەم بەخوا نانام باشە ئەم سترێس باش کاتێک کە ناوی کەسێک کە خوێنمەوە ئەڵێم داوای لێبوردن بە حەقەت لە دڵەوە پێم ناخۆش هەمویان دەنگێکی خۆشیان هەیە هەمویان ساداتێکی باشیان هەیە لە بەرنمەکەیە بووینەتە ینی ڕاهاتوین لەگەڵ یەک ناخۆشە بۆ ئێمە بە حەقیقەت کە ئێوەی تیانە بێ بە قۆناغی کەسە ئەوەی کە سەرکەوتووە من ناوی ئەوەی کە سەرکەوتووە ئەوەی تر سەر نەکەوتەوە کەواتە یەک ناوە خوێنێتەوە ئەو ناوەیە خوێنێتەوە ناوی سەرکەوتووە یەکێکیان سەرکەوتووە بەڵێ پیرۆزبایی لە منە ترسم میرا دڵمان هاتە دەرەوە خێراکە پیرۆزبایی لە کاک ئیدریس پیرۆزە لە ئیدریس ساڵە سەرکەوتوو بی داوای لێبوردنە لێکەین کاک یاسر سەرکەوتوو بی بەڵێ فەرموو ئیدریس ئەتوانێ بگەڕێتەوە شوێنی خۆی هەر پیرۆزە ئیدریس من هاتم قسەکەی باوکم گەیەنمەجێ زۆر خۆشحاڵت کردی ویستی خۆشی بێت لێرە بێ بەڵام قەدەر ڕێگەی نەدا الحەمدولیلا زۆر شکر بۆ کاری خوا زۆر سپاس سانج بۆ من گەورەیەکە تا ئێرە هاتووم
ئێمە سپاس دەکەین کە وجود هەبوو لەگەڵ ئێمە و کە سەرکەوتووبی زۆر سپاس سەرکەوتووبی یاسر دوا بەشدار بوو بەشیر ماوە وەرنەوە لای من بەشیر فەرموو تەنیا بەشیر ماوە دینە بەشیر و مامۆسا بەرامبەریەک منی ژێمە لای بەشیر بزانین بەشیر چی کردووە ئەگەر سەریش نەکەوتی تۆ سەرکەوتووی تەنها ئەومان پێ بڵێن کێ زۆرترین نمرەی بەدەستهێنا بوو باش والله هەیە کۆتا نمرە و دەرەنجام لای مامۆسا هەڵکەوتە و بەشیرێکێکە لە کۆتا بەشداربووەکان بەشیر چۆنی دڵت چۆنە والله سەوچ لە مامۆستا بەخوا من فەحسم کرد سەوچل بەبێ گۆرەوی ڕاکە جیهازی پێ نییە منە بێ سەرەتا یەک دوو لە برادرانی زۆر بە عاجزیان بینم بەڕاستی زۆر پێم ناخۆشە خاتوسان من لێرە بڕیارە دەم بە هەو شێوەیە کە خۆت ئەتەوێ گۆرانی و کلیپێک لەسەر ئەستۆی کوردستان تیڤ و کوردستان ستار پێشکەش بکرێ بە تۆ بەس باوە عاجز نەتبینم باشە دەستی خۆش بێ مامۆستا زانە دینا جار عاجز بوون خێری تێدایە عاجز بن هەمووتان دەستکە نەگریان من بم ئالێرە منیش ئێستا لێرە دوای پرۆگرامە محەممەد میرزا زۆر میرزاش عاجز هەمویان دەنگیان خۆشە بەس وا عاجز نەتان بینی وڵای ئێمە بەنامەکان مامۆستا بەخوا منیش ئێلا ئێستا لێرە ئەگریم ڕاستە باشە بەشیرمان بیر چوو بەشیر من دەنگی تۆم پێ خۆشە شانس یاوەرت بوو لە سەحبی کەسێک لە قورحەی کوردستان تیڤ تۆ دەرچیتەوە هاتیتەوە لەو 6 کەسەی کە ناویان خراە قورعەیەک پێشکەشکارێکی کوردستان تیڤ ناوەکەی دەرکرد شانس یاوەرت بوو مرۆڤێکی بە شانسی لە حیاتت شانس یاوەرت بۆ تا ئێستا شانس لەگەڵ تۆیە یان نا جاری وایە ئەو جاری وایە مایکەکە نزیکە جوان جاری وایە ئەو جاری وایە نەش ئێستا چییە بینی بۆ خۆت وڵە مامۆستا وەکو کەسی قاسیقا بەخۆم هەیە بەڵام بریار هەر بریاری ئێوەیە ناتوانم هیچ ئەگە بڕیار سەرکەوتن نەبوو چیڵێ چیەکەیت وڵە هیچ ناکەم تەنها دەستخۆشی لێتان ناکەم زیاتر باشی سیرم کرد ڕازی لە ئەدای لیجنە زۆر پێشتر کە چوویتە شەوە دەرەوەی پرۆگرام هەر ڕازی بووی وڵە یەکەم جار تۆز هەستم کرد وەکو هینێک بوو نازانم چۆن بوو یعنی سیقام بەخۆم هەبوو کاتە بەڕاستی بەڵام گۆرانیەکە کە دانرابوو بۆ من لەسەر دەنگی خۆم نەبوو چون تۆ زۆر باش وتت زۆر باش بووم زۆر باش وتت من ڕازی بووم لێ دەو کاتە ئەی بوو بامۆستا بۆ نەشارتی ئەمە تەواوی لێژنە ڕێیەکانیان وەرەگیرێ بۆ ئێ مامۆستا بەتەنیا نییە من ئەڵێم داوای لەبردن لە بەشیرەکەم ئەم جارەش کە توانیت بە پلەی یەک سەرکەوتوبی لەم گروپە چاپڵەیە مەمنون سپاس مامۆستا پیرۆزە لە بەشدار بوو باشترین پلا بەشیر وەریگرتووە بەشیر دەستەکانت خۆش بێت سەرکەوتوبی دەتبینینەوە لە قۆناغی داهات و دواوتت بۆ مامۆستا بەیار بنێرە داواکە دەستخۆشی لە مامۆستا بەیارەکەم هەروها لەگەڵ مامۆستا حوسێن کە ئەم شەو لێرە ئامادە نییە دەستخۆشی لە گروپی موزیکەکەم بەڕاستی لە جنە ئامەتەن چاویان ماچەکەم یەک بە یەک دەستان خۆش بێ بەخێر بێت دەستی خۆش و پیرۆز بێ بەشیر یەکەمی گروپەکە بوو ئەچینەوە لای لێژنە داواکاری لێژنە چی بوو با مامۆستا محەممەد بێتە سەر ئەو کارتەی خۆی بدا بەڕێی من باشە ئەچینە یەک تۆس مەسافە مەجالمان بنێ ناوەڕاستی شانۆمان وەرە ئیدریس وەرە لای وەرە ئیدریس وەرە محەممەد جەمیل دەرێنەری پرۆگرام بۆ خۆی و مایکێک لە گوێی
لە ژووری کۆنتترۆلی کوردستان ستارەوە. مامۆستا محەممەدم کاتت باش. ئەو کاتتان باش سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان ماندوو نەبن بەڕاستیەوە چەند ڕۆژێکە کە بە بەرنامەوە قەریکن دەستیەکەیەکەتان دەکوشم هیوای سەرکەوتم بۆ کەسان دەخوازم کە دەرنەچوونە بێ ئەمەل لەبن بەردەوامە کوردستان ستار. سپاس بۆ تۆش مامۆستا محەممەد جەمیل. مامۆستا کارتێکی سەوز لای تۆیە تۆ دەتوانی یەکێک لەو بەشداربوانەی کە لەم قۆناغەیە خۆت قۆناغەکە بڵێ ڕابردوو بەرنمەکەیان بەجێشتووە بیگەڕێنیتەوە پێشبڕکێکان تۆ ئەم شانسا ئەم کارتە بۆ کێ بەکاردێنی و بۆچیش؟ وڵی بەڕاستی مەوقیفەتی زۆر ئیحراجە چکە ناکرێت دەنگخۆشەش زۆر زۆری تێدایە خۆشیان لە ژنەشت و شێو مەوقیفە بوون ناچار و مەقسەد هەندێک شتێک لە فۆرماتی بەرنامەش لاماندا بەس یعنی لە پێنا ئەوەی زیاتر ڕێلۆ و بەشداروانە خۆشکەین بەڕاستی مەوقیفە چەتابرەی ئیحراجە منیش ویژدانی خۆم ئاسوودە دەکەم بەو کەسێکە هەڵی دەبژێرم ئەویش بڵێم خاتوو یا کاک وەڵاهی منەڵێ بڵێ خاتوو ئەدی دەرباسەتون ئەمن دەڵێم بەدڵی تۆ ئەنجام لای توێیە کوردستان خان یان کاک چیان بڵێم خان دەرباس گیانی دەرباس چۆ لە دەرباس دەپرسی مامۆستا خان مامۆستا مامۆستا محەممەد جەمیل دەدەم بە باشە سۆزدا عەمۆ سۆزدا سەرکەوتەوە سۆزدە لە سۆزدا عەمۆ ئەو بەشدار بۆی کە لە هەڵقەی ڕابردووی کوردستان ستار دینە بەداخەوە کە بەرنمەکەی بەجێشت و سۆزدا وەرە سەرشانۆ لەلایەن محەممەد جەمیل دەرهێنەری پرۆگرامەکە کە دینە کۆنسێپتی پرۆگرامەکە بەم شێوەیە کە چەند کارتێکی سۆزن ئەو شانس یاوەری سۆزدا بوو دێ لای منیان ئەچیتە ئەوێ فەرموو بەخێر بیتەوە سۆزدا خان بەخێر بیت پیرۆزە زۆر بێتاقەت بووی وەڵات چینێکی باشیش گریا بێتاقەتی چییە چینێکی باشیش گریا ئەرێ وەڵا ئاگلەیە کرگلەی تشتێکی وەک سوپرایز ببوو من بڕاستی باشە زانم گەرەک هێڤیاخە یعنی کوک قوت ناکەم لازمەتمی هێڤی لە جێم من هەبێت بەس ئەو جارە بچێک داگریم وەک سەدما بوو بەس ئێستا گەرماتە؟ نەگەرمە بەس زۆر بکەیفم زۆر سپاسیا مامۆستا دەکەم لەسەر بێ فرسەتێ لەسەر مامۆستا محەممەد سپاسیا هەمیا دەکەم نەبورێتەوە ئاگە بیگرن کاکە بیگرن سان یارمەتی هاوڕێکت بداکەێت بیگرن بابەر نەبێتەوە لە سەرشانۆ بەڵێ ئەمەڵخەی کوردستان ستاریش بە کۆتا دێت و ئەمڕۆ سێ بەشدار بوونا چوار بەشدار بووتوانیان سەرکەوتوو بن هەروەها بەشداربوویەک بە کارتی سەوزی محەممەد جەمیل دەرهێنەری بەرنامە گەڕایەوە دینا جارێکی دیکە سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو ئەوانەی کە لە ستۆدیۆ ئەمڕۆ میوانمان بوون بینەرانی کوردستان تیڤی و کوردستان ستار هەتا ئێرە لەگەڵمان بوون دەستان خۆش بێ و شەوێکی ئارام تا پرۆگرامێکی تر ماڵتان ئاوەدان هەر شاد بن.